لەبارەی نامەکەی ئەبوو موسای ئەشعەریەوە. مەبەستە چی بوو لە داوەری کە فەرزێکی گەورە و بتە و قایمە، سونەتێکی گرنگە. خودای گەورە ئەم خەڵکەی دروست کردووە و کردوونی بە چەند بەشێکی جیاوازەوە. بیر و ڕاو بۆچوون و ئارەزوی جیاوازیان هەیە، بەرژەوەندی جیاوازیان هەیە، ژیری و ئاوەزیان وەک یەک نییە. لەبەر ئەوە هەڵسەنگاندنیشیان بۆ کاروبارەکان لە یەکتری جیاوازە، بۆیە کێشە دەکەوێتە نێوانیانەوە، دژایەتی زۆر دەبێ. ئەوە تانێ خودای گەورە دەفەرمێ: ولا يزالون مختلفين إلا من رحم ربك ولذلك خلقهم. واتە بەردەوام ئەو خەڵکە لە ئاین و بەرنامە و بۆچووندا لە یەکتری جیاوازن، مەگەر ئەوەی کە بەزەیی پەروەردگارت بیگرێتەوە. هەر بۆ ئەو مەبەستەش خودای گەورە دروستی کردوون، یعنی لەبەر ئەوە دروستی کردوون بەزەیی بەواندا بێتەوە. دەیمادەم وایە دەبێ کەسێکی داوەر لە نێوان خەڵکدا داوەری بکە، ئەگینا ئاژاوە و گێچەڵ لە نێوانیاندا پەیدا دەبێ، ئەو کاتە زۆردار بێزۆر دەخوا. بۆیە خودای گەورە داوەری واجب کردووە. دادوەری واجبە نەک سونەت. داوەر سەرپشک نییە لە نێوان دادوەریکردن و داوەری نەکردندا. خودای گەورە دەفەرمێ: فاحكم بين الناس بالحق. واتە لەسەر بنچینەی حەق و ڕاستەقینە داوەری لە نێوان خەڵکیدا بکە. ئەوەیش کە من وتم فەرزێکی گەورە و بتە و قایمە، سونەتێکی گرنگە. ئەوە مەبەستم ئەوەیە کە حکمی داوەر ئەو بڕیارەیە کە خودای گەورە لە قورئاندا دای بزاندووە و پێغەمبەری نازدار لە سونەتەکانیدا بەکاری هێناوە. ئەی مەبەستت چییە؟ لە هەر کات داوەرێک بە بەڵگەوە هاتە لای تۆ باش لێ تێبگە. پێویستە دادوەر بەباشی لەو سکاڵایە تێبگا کە هێنراوەتە بەردەمی. پێش ئەوەی کە هیچ قسەیەک بکە دەبێ بەباشی لێ بکۆڵێتەوە، نابێ پێش ڕوونبوونەوەی ڕاستی قسە بکە. بڕیاری دروست و نێتپاکی دووشتی زۆر مەزنن کە خودای گەورە بەخشیوێتی بە بەندەکانی. تەنانەت لە دوای بڕواهێنان بە خودا هیچ شتێ بەقەد ئەو دوانە گرنگ نییە. ئەو دوانە لاقی ئیسلامن. ئیسلام لەسەر ئەو دوو لاقە ڕاوەستاوە. مرۆڤ هەر بەو دوانە دەتوانێت خۆی لە ڕێگەی چەوت و گومڕا بپارێزێ و ببێتە یەکێک لەو کەسانەی کە خودای گەورە نیعمەتی پێبەخشیون. ئەوانە ئەو کەسانن کە خودای گەورە دەیان خاتە سەر ڕێگەی ڕاست و دروستەوە. ئەی مەبەستت چییە؟ لە قسە هەر چەند حەقیش بێ، مادام جێبەجێینەکەی هیچ قیمەتێکی نییە. دەبێ دادوەر زوو بڕیاری خۆی بدات و قەزیەکان کۆتایی پێ بهێنێ، نابێ ئەوەندە دوای بخا بیمرێنێ. دەبێ دادوەر بەهێزی حکوومەت و سوڵتەوە کارەکانی خۆی جێبەجێ بکە. ئەگەر وانە بێ با هەتا بەیانی دادوەر بڕیار دەربکە. کەس گوێی بۆ ناگرێ. خودای گەورە مەدحی ئەو کەسانەی کردووە کە بەهێزن و لە دیندا چاوکراوە و ڕازگۆن. وەذکر عبادنا إبراهيم وإسحاق ويعقوب أولي الأيدي والأبصار. واتە ئەی پێغەمبەر باس و یادی بەندە بەڕێزەکانمان ئیبراهیم و ئیسحاق و یعقوب بکە. هەمویان دەستێکی باڵایان هەبوو لە گەیاندنی ئاینی خودا، دەستێکی باڵایان هەبوو لە چاکە و چاکەکاریدا، هەروەها بەرچاوڕوونی و شارەزایی تەواویان هەبوو لە هەموو ڕوویەکەوە. مەبەستی خودای گەورە و تاقانە لە دەستی باڵا هێز و دەسەڵاتە. مەبەستیشی لە بەرچاوڕوونیە لە ئایندا. ئەی مەبەست چییە؟ لە کۆڕ و کۆبوونەوەکانەدا بەیەک چاو سەیری خەڵک بکە. با لە بەرستەمکاریت پیاوی دەسەڵاتدار مرخت لێخۆش نەکەن و پیاوی هەژاریش لێت نەترسێ. مەبەستم ئەوەیە کە جیاوازی نەکە
لە نێوان ئەو دوو کەسەی کە هاتوون بۆ لای دادوەر دەبێ وەکو یەک لێیان بڕوانێ. ئەگەر بەڕێزەوە وەکو یەک لە هەردووکیانی ڕوانی ئەوە ئەوانیش بە چاوێکی ڕێزەوە سەیری ئەو ئەکەن. ئەمە وەکو ئەو نامەیە وایە کە بۆ معاویەی کوڕی ئەبوو سوفیانم نووسی وتم: مرۆڤ لاوازەکان هێندە لە خۆت نزیک بکەرەوە هەتا وەکو وایان لێدێ کە ترسیان دەشکێ و زمانیان دەکرێتەوە و زاتی قسەکردن دەکەن. مرۆڤی بەهێزیش ئەگەر زانی دادوەر لەگەڵیدایە و لە خۆی نزیک دەکاتەوە ئەگەر تاوانبار بوو تاوان زیاتر ئەکا. مرۆڤی لاوازیش ئەگەر زانی دادوەر لێی ناپرسێتەوە ئەگەر خاوەن حەقیش بێ زات ناکا باسی بکات و زۆر جاریش چاوپۆشی لە حەقی خۆی ئەکا. من هەرگیز فەرمان بە شتێک ناکەم کە خۆم نەیکەم. جاریکیان من و ئوبەی کێشەیەکمان هەبوو. زەیدی کوڕی سابتمان کرد بە دادوەر. وتم بە زەید: بۆیە ئێمە هاتوین بۆ لای تۆ ببی بە دادوەر. زەید لە جێگەی خۆی ڕاست بۆەوە و مەوجێکی بۆ من فڕێدا وتی: ها گەورەی موسڵمانان لەسەریدا بنشە. منیش وتم: کوورە کاکە زەیدی جان، هەر لە سەرەتای دادوەریەکەتدا تاوانت کرد، ئۆبەی لەکوێدا بنشێ دەبێ منیش هەر لەوێدا بنشم. ئەمڕۆ لە لای تۆدا نابێ من لە ئەو گەورەتر بم. من ئەمە لە پێغەمبەرەوە فێر بووم. دایکی ئیمانداران سەلەمە گێڕایەوە. پێغەمبەری نازار صلی الله علیه وسلم فەرموویەتی: هەر کەس بوو بە دادوەر لە نێوان موسڵماناندا با لە تەماشاکردن و هێماکردن و دانیشاندنی کەسەکاندا دادگەر بێ. ئەی قوربان، مەبەستت چییە؟ لە هەموو شتە هاوێنە و وێکچووەکان بزانە و بە پێودانگی ئەوانە شتە تازەکان هەڵسەنگێنە و دوای بزانەکە کامەیان لە لای خودا و پێغەمبەری خودا خۆشەویستە بەوەیان بڕیار بدە. من ئامۆژگاریم کردووە کە ئیجتیهاد بکات و قیاس بەکاربێنێ. زۆر قەزیە هەیە مرۆڤ دەبێ ژیری و ئاوەزی خۆی بخاتە کار، دەبێ ئیجتیهادی بۆ بکە، قیاس بەکاربێنێ، بزانێت کە ئایا شتی لەو جۆرە ڕووی داوە؟ ئەگەر ڕووی داوە ئەماش بەپێی ئەو شتە لێک بداتەوە. ئەوە قیاسە. و بزانێت چ شتێ لەو مەسەلەیە نزیکە و ڕووی داوە، چونکە قەزیەکان زۆرن، دەقەکان کەمن. کەوابوو دەبێ ئیجتیهاد و قیاس بەکاربێنرێ و ئەوەش لەسەر بنەما گشتەکانی قورئان و فەرمودەیە. جا بۆ ئەو مەبەستە دادوەر دەبێ ژیری خۆی بەکاربێنێ، دەبێ بیر و هەزری خۆی بخاتە کار، دەبێ حکم لە قەزیەکانی تر هەڵێنجێنێ. ئەمە کار و بەرنامەی خەلیفەی یەکەم بووە، کاری هاوڵان بووە. ئەوان قیاسیان بەکاری هێناوە، شتەکانیان وەک هاوێنەکان حیساب کردووە، بۆیە دەرگای ئیجتیهادیان بۆ خەڵکی تر کردوتەوە، ڕێگەیان بۆ خۆشکردوون. لەبەر ئەوە موجتەهیدی نیەت پاک و زانە هەمیشە هەر خێری توش دەبێت. پێغەمبەری نازار صلی الله علیه وسلم فەرموویەتی: هەر کات دادوەر ئیجتیهادی کرد و پێکای ئەوە دوو خێری بۆ نووسرێ، ئەگەریش نەی پێکا خێرێکی بۆ نووسرێ. ئەی مەبەستت چی بوو قوربان؟ لە ئەگەر دوێنێ بڕیارێکە دەرکرد و ئەمڕۆ بۆ دەرکەوت کە هەڵە بووە، نەکەی پەشیمان بوونەوەی بەعیبە بزانی و پاش گەز نەبیتەوە. گەڕانەوە بۆ سەر حەق و ڕاستی زۆر لەمانەوە لە ناو هەڵە و چەوتی مەزنتر و باشترە. مەبەستی سەرەکی لە دادوەری هەڵوەشاندنەوەی شتە ناحەقەکان و مافدانە بە شتە حەقەکان، بۆیە پێویستە دادوەر ئەو پەڕی خۆی ماندوو بکا بۆ گەیشتن بە حەق. ئەگەر بڕیارێکی دا و دوایی بۆی دەرکەوت کە بڕیارەکەی هەڵە بووە، دەبێدان بە هەڵەکەی دابنێ و شتە ڕاستەکە دەربخا. گەڕانەوە بۆ لای شتە ڕاستەکان گەورەی مرۆڤ دەرەخا. مانەوە لە ناو جەغزی بەتاڵدا و داننەنان بەڕاستیدا ئەوە خۆ بەزلزانی و تەکەبورە. هیچ شتێکیش وەک خۆ بەزلزانی نابێتە لەمپەری چوونە ناو بەهەشتەوە. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم فەرموویەتی: هەر کەس بە ئەندازەی تۆسقاڵێک فیز و تەکەبوری لە دڵدا بێ،
ناچێتە بەهشتەوە. ئێمەش وتمان قوربان پیاوی وا هەیە کە پێی خۆشە جلوبەرگەکانی جوان بێ، نەعل و پێڵاوی جوان بێ. فەرمووی ئەوە خۆبەزلزانی نییە. خۆبەزلزانین ئەوەیە کە دان بە حەقدا نەنێی و خەڵک بەکەم بزانی. منیش ئامۆژگاری ئەبوو موسام کرد کە نەکەی دان بە حەقدا نەنێی. ئەگەر حەقت بۆ دەرکەوت و دانت پێدانەنا ئەوە خەڵکت بەکەم زانیوە. ئەی مەبەستت چی بوو قوربان؟ لە موسڵمانان زۆربەیان عادیل و ڕازگۆن، قسەیان لێوەربگرە، تەنیا ئەوانە نەبێ کە لەسەر تاوان داریان لێدرابێ یان سوێندی درۆیان لێ دەرکەوت بێ یان کەسێک کە گوێگەی متمانەی خەڵک نەبێ. خودای گەورە ئەم ئومەتەی پێغەمبەری سەڵ الله عەلەیه وسەلەم کردووە بە ئومەتێکی میانڕە و شاهید بەسەر ئومەتانی پێشووەوە. میانەڕەوی بریتیە لە دادگەری. موسڵمانان لەناو یەکدا دادگەرن، تەنها ئەوانەیە نەبێ کە شتێکی وایان لێ دەرکەوت بێ کە ببێتە لەمپەر بۆ شایەتی. ئەو لەمپەرەش ئەوەیە کە شایەتی درۆی دابێ، ئەوە ئیتر شایەتی لێوەرناگیرێ یان لەبەر تاوانێکی گەورە داری حەدی لێدرابێ. ئەوە خودای گەورە ڕازی نییە شایەتیان لێوەربگیرێ یان لەوانەیە ئەو شایەتیە لەبەر بەرژەوەندیەک بێ وەک شایەتی دانی کۆیلە بۆ گەورەکەی خۆی. لەوانەیە ئەو کۆیلەیە لە ترسان یان لەبەر بەرژەوەندی شایەتی بۆ گەورەکەی دابێ. هەروەها شایەتی دانی خزم بۆ خزم ئەگەر شوبهە و تۆمەتێک هەبوو ئەوە وەرناگیرێ، ئاگینا بە پێچەوانەوە وەردەگیرێ. ئەی مەبەستت چییە؟ لا ماوەیەک ماف بدە بە داواکار، با بۆ بەڵگەی خۆی بگەڕێ. ئەگەر بەڵگەی تەواوی هێنا ئەوە مافەکەی بۆ دەگەڕێنیتەوە، ئەگەر نا داواکەی پشتگوێ دەخرێ. ئەگەر وا بکەی ئەوە گومانت بۆ دروست نابێت و بەرچاو ڕوون دەبی و داواکاریش ناتوانێ هیچ بیانویەک بهێنێتەوە. ئەو دادوەرەی کە دادگەرە دەبێ ماوەیەک مۆڵەت بدا بە داواکەر تاوەکو بتوانێت بەڵگە و شتی خۆی ئامادە بکە. ئەو کەسەی کە داواکارە لەوانەیە بەڵگەیەکی هەبێ کە ئێستا ئامادە نەبێ، شایەتیەکی هەبێ لە سەفەردا بێ. ئەگەر داوەر پەلە بکات و زوو بڕیار بدا ئەوە دادپەروەر نەبووە. بۆیە داواکار بۆی هەیە کە داوای ماوەیەک بکات کە تێیدا بتوانێت شایەت و بەڵگەی خۆی ئامادە بکە. ئەو ماوەیە دیاری نەکراوە. بۆ نمونە نابێت دادوەر بڵێ تەنیا 3 ڕۆژ مۆڵەتت هەیە، ئەویش بە 3 ڕۆژ کارەکانی خۆی جێبەجێ نەکردبێ. خۆ ئەگەر دادوەر سووری زانی ئەو بەڵگە و شایەتانەی ئەو باسییان دەکا پێویستیان بە 3 ڕۆژ نییە، ئەوە ئەتوانێ ماوەی 3 ڕۆژی بۆ دابنێ. بۆ نمونە ئەگەر بەڵگەکان یان شایەتەکەی لەمەڵدا بوون یان شایەتەکەی خەڵکی ئەو شارە بوو لەوێش بوو واتە لە سەفەر نەبوو، ئەوە ئەو کاتە پێویستە دادوەر زوو قەزیەکە کۆتایی پێ بهێنێ و بە کراوەیی نەیهێڵێتەوە. ئەی قوربان مەبەستە چییە؟ لە هەر کەس داواکارە دەبێ بەڵگەی ڕوون و ئاشکرای هەبێ. ئەو کەسەیشی داوای لەسەر تۆمارکراوە دەبێ سوێن بخوا و پاکانەی خۆی بکات. ئەم قسە تەفسیری ئەو ئاەتەیە کە خودای گەورە دەفەرمێ وآتەیناه الحیکمەتە وفەصل الخطاب، واتە حیکمەت و دانایی و قسە و فەرمانی بەجێمان پێبەخشی. فەصل الخطاب لە ئاەتەکەدا بریتیە لە بەڵگەی بەهێزی داواکار لەسەر داوا لەسەر تۆمارکراو، یان بریتیە لە سوێندی داوا لەسەر تۆمارکراو ئەگەر هات و داواکار بەڵگەی بەهێز نەبوو. ئەسڵ لە دادگادا ئەوەیە کە یەکەم جار داواکار بەڵگەی خۆی پێشکەش بکە. ئەگەر نەیتوانی بەڵگە پێشکەش بکە ئەوە داوا لەسەر تۆمارکراو سوێن دەخوات، چونکە ئەسڵ وایە مرۆڤ بەری بێ لە تاوان. ئەگەر کەسێک داوای ئەوەی کرد کە مافێکی لەسەر کەسێکی تر هەبوو بەڵام بەڵگەیشی بەدەستەوە نەبوو، ئەوە دەبێت دادوەر ئەو کەسە لە دادگادا ئامادە بکات و پێی بڵێ فڵانە کەس فڵان داوای لەسەر تۆ تۆمار کردووە. جا ئەگەر لایەنی دووەم دانی بە تاوانەکەی خۆی دانا ئەوە داوەر
بڕیاری خۆی دەرەکە، ئەگینا لایەنی دووەم سوێن دەخوات و پاکانە بۆ خۆی ئەکات و ئێتر مەلەفی قەزیەکە دادەخرێ. دادوەر لە دنیادا دەبێ بە بەڵگە و دەلیلەوە بڕیاری خۆی بدە، بەڵام لەو دنیا ئەوە دادگای خوددا کار دەکا. دادوەری هەرە گەورە و ڕاستەقینە خودای گەورەیە، فەرمان بە زمان و دەسەڵات و لاق و ئەندامەکانی مرۆڤ دەکا کە شایەتی بدەن مافی کەس لەوێ پێشێل نابێت و نافەوتێ. خۆ ئەگەر دادوەر حەقی بە کەسێکدا شایانی ئەو حەقە نەبوو، ئەوە ئیتر کۆتایی دنیا نییە، حەڵاڵبوونی حرامیش نییە. دادوەریش مرۆڤە و بەژیری و ئاوەزی خۆی بەپی بەڵگە بڕیار دەرەکە. جا ئەگەر کەسێک لە ژێر سەقفی دادگادا مافێکی نابەجێی وەرگرت، ئەوە لە ڕۆژی قیامەتدا تۆڵی لێ ئەسەندرێتەوە. تانانەت پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرموویەتی منیش وەکو ئێوە مرۆڤم، ئێوە کێشەکانتان دێننە لای من، لەوانەیە یەکێکتان قسە زانتر بێ لەویتر، بەڵگەی جوانی بەدەستەوە بێ، منیش بە گوێری قسەکانی مافی پێ بدەم. جا ئەگەر من مافم بە یەکێکدا و خاوەن مافیش نەبوو، ئەوە پارچەیەک ئاگرم پێداوە. ئەی قوربان، مەبەستت چی بوو؟ لە خوای گەورە کە ئاگاداری نهێنیەکانی ناو دڵیشە، بەڵکو گومناوی و لێڵی ناوێ. سیرکە من زۆر جار دەمگوت هەندێک کەس لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بە وەحی بڕیاری لەسەر ئەدرا، ئێستا وەحی و سروش تەواو بووە، نەما ئێمەش بە گوێرەی کردارەکانتان بڕیاردان لەسەرەدەین. جا هەر کەس کرداری باشی هەبوو، ئێمە بڕیاری لە قازانج ئەدەین، لە خۆمانی نزیک ئەکەینەوە. خۆ ئەگەر لە دڵدا نێتی باشەیشی نەبوو، ئەوە ئێمە پێی نازانین. هەر کەسێکیش کردەوەی خراپ بوو، ئێمە بڕیاری لە دژ دەردەکەین، هەرچەندە خۆیشی بڵێ مەبەست و نیەتم چاکەیە. کەس بۆی نییە هیچ بڕیارێک لەسەر کەسێکی تر بدا مەگەر بەپی ئەو کردەوانەی کە دەبیندرێت. دڵەکان وەک خانووی دەرگا گاڵە دراون، نازانین چیان تایە، تەنیا خوددا زانێ چی لە نێوان دڵەکاندا حەشار دراوە. ئێمە ناتوانین دڵی کەس بخوێنینەوە ئاتاوەکو بزانین چی تایە. ئێمە وەکوتم بە گوێرەی کردەوە بڕیار ئەدەین. ئەگەر کردەوەی چاک بوو، ئەوە لای ئێمە بە چاکەکار ئەناسرێ، ئیتر لە دڵدا چ شتێکی مەبەستە، ئەوە حواڵەی خودای گەورە ئەکرێ. ئەگەریش کردەوەی خراپی هەبوو، ئەوە بە خراپەکار ئەناسرێ، ئیتر لەو لاش حواڵەی خوددا دەبێ. جارێک پێغەمبەر صلی الله عليه وسلم داری حەدی لە بادەخۆرێکدا، پیاوێک نەفرەتی لەو بادەخۆرە کرد، وتی نەفرەتی خوددات لێبێ، چ کارێکت کردووە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نەفرەتی لێ مەکەن، من تەنیا ئەوەندە ئەزانم کە ئەو پیاوە خوا و پێغەمبەری خودای خۆشەوێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیزانی کە ئەو پیاوە خوددا و پێغەمبەری خۆش دەوێ، بەڵام ئەو خۆشەویستیە نەبووە هۆی ئەوەی کە داری حەدی لێ نەدا و تۆڵی لێ نەسەنێتەوە. پیاویش هەبوو دووڕوو بوو وەکو عەبدوڵای کوڕی سەلول، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم بە گوێری کردەوەکانی لەگەڵیدا ئەجوڵایەوە، بەڕواڵەت نوێژی ئەکرد و خۆی بە مسلمان پێشان ئەدا. هەرچی لەبارەی شوبهات و گومانیش هەیە، ئەوە ئاینی ئیسلام ڕێزی مرۆڤ دەگرێ، ناکرێ بە گومان و قسەی لاوەکی مافی پێشێل بکرێ، چونکە ئەو قسە و گومناویانە زۆر جار درۆن. خودای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم. واتە ئەی ئەو کەسانەی کە باوەڕتان هێناوە خۆتان زۆر بپارێزن لە گومانی خراپ، لە ڕاستیدا هەندێ لەو گومانانە گوناه و تاوانن، بۆیە حەق وایە لە هەموو گومانێک خۆپارێز بین. پێغەمبەری نازداری صلی الله عليه وسلم فەرموویەتی بە گوێرەی توانا تۆڵە لە کۆڵ موسڵمانان بکەنەوە. ئەگەر بەڵگەیەکی هەبوو بۆ ئەوەی تۆڵەی لێ نەسەنرێتەوە، ئەوا لێی قبول بکەن. ئەگەر سەرکردە لە بەخشیندا هەڵە بکات و بە هەڵە کەسێک ببەخشێ، لەوە باشترە لە تۆڵە سەندنەوەدا هەڵە بکات و بە هەڵە
تۆڵە لە یەکێک بسەدێتەوە. کەوابوو تۆڵە لە هیچ کەسێک ناسەنرێتەوە مەگەر بەبوونی بەڵگەیەکی بەهێز و بێگومان، یان دەبێ بە گوێرەی بەڵگەیەک تاوانبار بکرێکە ئەو بەڵگەیە ئەو تاوانەی لێ بخوێنرێتەوە وەک ئەوەی کچێک یان بێوەژنێک دووگیان ببێ یان پیاوێک بڕشێتەوە و بادە هەڵبێنێتەوە. ئەمە ئیتر بەڵگەی ناوێ و دیارەکە کچەکە یان بێوەژنەکە زینای کردووە و پیاوەکە بادەی خواردۆتەوە. ئەی قوربان، مەبەستت چی بوو؟ لە نەکەی هەرگیز دەکاتی داوەریدا تووڕە ببی یان نیگەران و قەلەق ببی، هەرگیز ئازاری خەڵک نەدەی کاتێک کە حەقت نیشان دەدەن، پێت ناخۆش نەبێ و ئینکاری نەکەی ئەو حەقەی کە خودای گەورە پاداشتی لەسەر دەداتەوە و دەیکاتە تێشوو بۆ قیامەت. هەر کەس بەینی خۆی و خودای گەورە نێتی ناو دڵی پاک بێ، ئەوە خودای گەورە بەسەکە پشتیوانی بێ، پێویستی بە خەڵک نابێ. ئەمە وەک ئەو وەسیەت و ئامۆژگاریەیەکە بۆ شورەیحی کوڕی حارسم کرد کاتێکە کردم بە دادوەر. پێم وت ئەرگیز بەدەم تووڕەبوونەوە لە نێوان دوو کەسدا دادگەری نەکەی. واجبە لەسەر دادوەر لە کاتی دادوەریدا مێشکی ساف بێ، دوور بێ لەو شتانەی کە دەبنە هۆکاری ئەوەی کە کارەکانی بەتەواوەتی نەکا، وەک برسێتی، تینوێتی، تووڕەیی، دڵە ڕاوکێ هەتا دوایی، بۆی حاڵەتێکی نەفسی وای بەسەردا نەیەت پەلە بکە بڕیارێکی نادروست دەربکە. ئەگەر دوو کەس دژی یەک سکاڵایان تۆمار کرده بوو، نابێ دادوەر بەلای هیچ یەک لەو کەسانەدا دابتاشێ، هەرچەند لە دڵدا یەکێکیانی زیاتر خۆش بووێ، دەبێ ئەو خۆشەویستیە نەبێتە هۆی ئەوەی کە زیاتر گرنگی پێ بدە. دیسان ئەگەر ڕقی لە یەکێکیان بوو، نابێ ئەو ڕقە ببێتە هۆکاری ئەوەی لە کاتی دادوەریدا پشتی تێبکات و گرنگی پێ نەدا. دادگا شوێنی ئەوەیە کە مافی تێدا بۆ خاوەن ماف بگەڕێنرێتەوە، شوێنی خۆشەویستی و ڕق لێبوونەوە نییە. جا بۆ ئەوەی دادوەر دادگەر بێ، دەبێ ڕق و کینە و خۆشەویستی لە دڵی خۆیدا نەهێڵێ. ئەی قوربان، مەبەستت چی بوو؟ لە سڵح و ڕێکەوتن لە نێوان موسڵماناندا دروستە، بەو مەرجەی حەڵال حرام نەکەن و حرام حەڵال نەکەن. من زۆر جار دەمگوت ئەگەر دوو کەس کێشەیەکیان هەبوو، لێیان بگەڕێن با خۆیان کێشەکەیان حەل بکەن، چونکە بڕاندنەوەی کێشە لە دادگادا دەبێتە هۆی ڕق و کینە لە دڵی هەموو لایەکدا. چونکە بڕاندنەوەی کێشە لە دادگادا دەبێتە هۆی ڕق و کینە لە دڵی هەردوولادا، بە تایبەتی ئەوەی کە خۆی بەدۆڕاوەزانێ. من نامەیەکم بۆ معاویە نووسیب و وتم سوور بە لەسەر ئەوەی کە خەڵک خۆیان لە ناو یەکدا پێک بێن و سڵح و ئاشتی بکەن. ئاینی ئیسلامیش لە زۆر ئایەت و فەرمودەدا هانی خەڵک ئەدا بۆ ئەوەی پێک بێن و ئاشتی بکەن. خودای گەورە دەفەرمێ وَإِن طَائِفَتَانِ مِنَ الْمُؤْمِنِينَ اقْتَتَلُوا فَأَصْلِحُوا بَيْنَهُمَا. واتە ئەگەر دوو دەستە یان دوو تاقم لە موسڵمانان بوو بە شەڕیان، ئەوە دەست بەجێ هەوڵ بدەن ڕێکیان بخەن و ئاشتیان بکەنەوە. دیسان دەفەرمێ فلا جناح عليهما أن يصلحا بينهما صلحا والصلح خير. واتا هیچ گوناهیان لەسەر نییە و کارێکی چاکە ئەگەر نێوان خۆیان چاک بکەن و لەسەر شێوازێک ڕێک بکەون، هەمیشە ڕێکەوتن و تەبایی شتێکی چاک و پەسەندە. دیسان دەفەرمێ لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس. واتە لە زۆربەی چپە و سرتە و قسەنهێنیەکانتاندا هیچ خێرێک بەدی ناکرێت و تیاندا نییە، ئەگەر چپەی ئەو کەسەی کە فەرمان بدات بە بەخششێک، چاکەیەک یان ڕێخستن و چاکسازی ئاشبوونەوەیەکی نێوان خەڵکی. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرمێ خەڵکینە شتێکتان پێ بڵێم کە هەر کەس بیکە پلەیەک لە سەروی ئەو کەسانەوە دەبێت کە نوێژ دەکەن و ڕۆژوو دەگرن،
وتمان بەڵێ قوربان فەرمووی ئاشکردنەوەی خەڵک ئاژاوە دروستکردن لە نێوان خەڵکدا هەڵپاچە مەبەستم ئەوە نییە بڵێم قژ هەڵدەپاچێ مەبەستم ئەوەیە دین هەڵدەپاچێ دیسانەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئاشتیکردن و سڵح لە نێوان خەڵکدا دروست و خێرە مەگەر ئەوەی کە حەڵاڵێکی تێدا حرام بکرێت یان حرامێکی تێدا حەڵاڵ بکرێ موسڵمانانیش دەبێ بەڵێنی خۆیان ببەنە سەر مەگەر ئەو بەڵێنەی کە حەڵاڵێکی تێدا حرام بکرێت یان حرامێکی تێدا حەڵاڵ بکرێ سڵحی حرام بۆ نمونە وەک ئەوەی کە پیاوێکی ئازادی تێدا بکرێ بە کۆیلە یان لەسەر سوخۆری و ڕیبا ڕێک بکەون یان لەسەر ئەوە پێک بێن کە واجبێکی دینی واز دێ بهێنن یان حەدێکی شەرعی پەک بخەن ئەو جۆرە سڵح و پێک هاتنانە هیچیان دروست نین باباسی سڵح و پێک هاتنی حەڵاڵیشت بۆ بکەم وەک دوو کەس کە کێشەیەکیان هەیە ڕێک بکەون کە کێشەکەیان بە شەرع یەکلایی بکەنەوە ئەمە باشترین ڕێکەوتن و دادوەریە دڵە تۆراوەکان ئاش دەکاتەوە ماف بۆ خاوەن ماف دەگەڕێنێتەوە خودای گەورە بتپارێزێ قوربان قسەکانت وەک نەخشی بەردن ئەوەندە گرنگن ئەگەر کەم بوون وەک سیحرکار لە مرۆڤ دەکەن ئەگەریش درێژ بوون هەمووی ڕوونکردنەوەی جوانن جا بە هەر بارێکدا بێ هەر باشەیە سپاس کوڕی خۆم سپاس خوددا ڕاوەستاوت بکات قوربان ئێستا ئیتر باسی نامەکە تەواو بوو ئەو نامەیەی کە لە بەندەی خودا عومەری کوڕی خەڕابەوە بۆ ئەبوو موسای ئەشعەری نووسرا ئێستا شتێکم لە ناو دڵدایە پەیوەندی بەم باسەوە هەیە چییە؟ باسی هەندێ لەو حەد و تۆڵە سەندنەوانەیە کە تۆ بەجێدهێناوە باسی کامەیانت بۆ بکەم شتێکم لەبارەی تۆ و موتیعی کوڕی ئەسوەدەوە بیستووە پێم خۆشە باسی ئەوە بکەی ڕۆژێک یەکێکیان هێنا بۆ لای من بادەی خواردبوو تەماشا دەکەم بە شانازیەوە تاوانەکە ئەنجامەدات و ئەیگەڕێتەوە پێم وت دەتنێرم بۆ لای پیاوێک بەزەی پێدا نێتەوە ناردم بۆ لای مۆتیع خۆی لە دادگادا فەرمانبەر بوو زۆر بێڕەحم و بێسۆز بوو پێم وت مۆتیع بەیانی 80 دار لەم پیاوە بدە لە تۆڵی ئەوەی کە شەرابی خواردوێتەوە بۆ بەیانی ڕۆژی دوایی ڕۆشتم بۆ لای مۆتیع تەماشاکەم زۆر بەتوندی لێ ئەدا پێم وت خوا بتگرێ خۆ کوشتت ئەوە چەند دارت لێداوە وتی 60 منیش وتم دەی 20 دارەکەی تری لێمەدە ئیتر مۆتیع وازی لێهێنا قوربان حەز ناکەم بەسەر ئەم چیرۆکەدا تێپەڕم دەمەوێ پرسیارت لێ بکەم فەرموو بۆچی ئەو پیاوت نارد بۆ لای ئەوەی کە دڵڕەقترین کار بەدەست تۆڵی لێ بکاتەوە چۆرێ منەت بوو زۆر جار ئارەقی دەخواردەوە و لەسەر ئارەخۆری لێیان ئەدا وتم با ئەم جارە بیدەمە دەستی مۆتیع ئیتر تۆ بەی پێەکە ئەی قوربان بەخودا کوڕم من چیم بەلای ئەو پیاوەوە هەبووەکە تا لەبەر خۆم تۆڵی لێ بسەنمەوە ئەو پیاوە گاڵتەی بەدین دەهات حرامی بۆ خۆی حەڵاڵ کردبوو ئەوەی کە قەدەغە کرابوو ئەو بۆی دەڕۆشت خودای گەورەش داری حەدی داناوە بۆ ئەو جۆرە کەسانە منیش بە گوێرەی بڕیاری خودا داری حەدم لێدا سەبارەت بەوەش کە بۆچی دام بەدەستی مۆتیعەوە ئەوە پێم وتم بەڵکو تۆ ببکە دەمویست واز دەو کارە دزێوە بهێنێ خۆ ئەگەر نەیان گرتبایە و نەیان هێنایە بۆ لای من ئەوە من هەر نەمەناسی پێم خۆش بوو لە کاتێکی ئاوادا نەیبینم بەڵکو لە شوێنێکی باشدا و لەسەر کارێکی باش بیبینم ئەی بۆچی هەر ئەو شەوەی کە گیرا دارتان لێنەدا بۆچی وتت بە مۆتیع سبەی داری لێ بدە
چونکە داری حاس خۆشیدا لە ئارەخۆر بدرێ داردێدان بۆ ئەوەیە کە تەمبێ ببێ ئیتر واز لەو کارە بهێنێ ئەگەر دەرخۆشیدا لێ بدەن ئەوە ئەو کاتە وای لێدێ بەستێکی ئێمە تەنیا هەر ئازاردانی خەڵک بێ و بەس پەندوەرگرتن لە دارلێداندا نییە ئێمە مافی ئەوەمان نییە لە خۆمانەوە لە خەڵک بدەین ئەو حەد لێداناش عیبادەتە بۆ ئەوەی ئەو کەسەی کە ئەو کارە ئەکا جارێکی تر نەیکاتەوە بۆ پاراستنی کۆمەلگایە منیش ویستم سەرخۆشیەکەی نەمێنێ پاشان لێی بدرێ چەند کەسێکیش بە دیارەوە بن بۆ ئەوەی باش تەریق ببێتەوە و نەکاتەوە ئەی بۆچی بۆ ڕۆشتی بۆ سیرکردنی موتیع و ئەو پیاوە ئەی عومەر کەی دانشتووە و خەڵکی پشتگوێ خستووە قوربان تۆ خۆت لە کاتی هەموو لێدانێکدا ئامادە دەبووی نەخێر ئەوە هەر ناکرێت چونکە من کارم زۆر بوو من ڕۆژانە سرم لە مزگەوت بازار کۆڵانەکانی شار خەزیێنەی گشتی ئاژەڵانی زەکات و ئەو جۆرە شوێنانە ئەدا جار جاریش دەڕۆشتم بۆ ئەو شوێنەی کە حەدیان لە خەڵک ئەدا ئەی بوو بێ خۆکوشتت ئەوە چەند دارت لێداوە بە توندی لێ دەدا داری حەد نابێ زۆر توند بێ ئەگەر ئەو پیاوە بەرگەی ئەو دارانەی نەگرتایە چی قەینا مادام ئەو ئەوەندە گوێی بە حەرام نەدا با بمەردایە کوڕم ئێمە دەبێ داری حەد وەک ئەوەی شەرع دیاری کردووە لێ بدەین نەتونتر نەشلتر خۆشترین ڕۆژ بۆ منیش ئەو ڕۆژانن کە هیچ کەسێک تۆڵی لێ ناکرێتەوە و داری حەدی لێ نادرێ ئەو ڕۆژانەی کە کەس ئارەق ناخواتەوە کەس زینا ناکا کەس دەزی ناکا حەد بۆ ئەوەیە کە خەڵک تەمبێ ببێ نەک بۆ تۆڵی شەخسی و کوشتن و ئەو جۆرەشتانە بەڵام خۆ تۆ 20 دارت بۆ کەم کردەوە دەبوو ئارەخۆر 80 داری لێ بدرێت بەڵێ ڕاستە دەبوو 80 داری لێ بدرابە بەڵام بەو شێوەیە کە شەرعیە من تەماشام کرد موتیع زۆر بە توندی لێدا بۆیە 20 دارم بۆ کەم کردەوە کورە قوربان تۆ زۆر بەسۆزی تەنانەت لە کاتی حەد دەرکردنیشدا بەسۆزی ئەی دەبێ وابم ئەو خەڵکە هەمووی بەندەی خودایە خودای گەورەش منی کردووە بە چاودێریان و خۆی تەماشاکە بزانێ من چی ئەکەم من بە کۆڵێ ستەم و دڵڕەقیەوە بچمەوە بەربارەگای خودا نابێ هەرگیز نابێ بەو جۆرە نابەخوا تۆوا ناکەی هەرگیزیش وام نەکردووە قوربان بیستومە پیاوێکی سەرخۆش هاتوۆتە خزبەت جەنابت و سکاڵای لە ئەبوو موسای ئەشعەری کردووە چیرۆکەکە چییە و چۆنە ئەگەر بۆمان باس بکەی من و عەبدوڵای کوڕم لە عەمرە بووین پێکەوە بە تەنیا پیاسەمانە کرد سوارێک بەرەو ڕووی ئێمە هات وەک بە دوای ئێمەدا بگەڕێ ئاوا بوو بە عەبدوڵام وت وا بزانم بە دوای خۆماندا گەڕێ پیاوەکە گەشت پێمان و دەستی کرد بە گریان زۆر گریا منیش وتم برا ئەوە چیتە بۆ ئاوا دەگری ئەگەر قەرزاری قەرزەکەت دەبژێرم ئەگەر لە کەسێک دەترسی ئەوە پەنات ئەدەم ئەگەر بەناهەق کەسێکت کوشتووە ئەوە ئیتر شتێکی ترە و دەبێ بکوژریتەوە ئەگەر لە دەست دەر و دراوستێ بێزاری ئەوە لە شوێنێکی تر نیشتەجێت ئەەکەم ئۆتی قوربان من بەنی تەمیمیم ڕۆژێک شەرابم خواردەوە ئەبوو موسا گرتمی و داری جەڵدی لێدام دەم و چاوی ڕەش کردم بەناو خەڵکدا گێڕامی دوای ژووتی کەس لەگەڵ یادانە نەشێ و کەسیش لەگەڵ یانان نەخوا منیش پێم وت ئەی تۆ چیت کرد وتی دڵ و دەرونم هانم دەدەن لە نێوان سێ کاردایەکیان هەڵبژێرم منیش وتم چی و چی وتی یا شمشێرێک هەڵدەگرم و ئەبوو موسا دەکوژم یان دێم و تۆ بمنێرە بۆ شام لەوێ کەس نامناسێتەوە یان خۆم ڕادستی دوژمن دەکەم و ئەوان هەم قسەم لەگەڵدا ئەکەن و هەم نانم لەگەڵدا ئەخۆن منیش بەخوا خەریک بوو لە خەفەتا داچۆڕێم پێم وت من پێم خۆش نییە
پڕ بە دنیا زێڕم هەبێ بەڵام تۆشتی وا بکەی لە سەردەمی نەفامیدا من شەراب خۆرترین کەس بووم بەخوا شەراب خواردن وەک زینا خراپ نییە نامەیەکم بۆ ئەبوو موسا نووسی وتم سڵاوی خودات لێبێ دوای سەلام فڵان کەسی کوڕی فڵان کەسی تەمیمی ئەوەی بۆ باس کردوم کە تۆ چیت لێ کردووە بەو خوایە جارێکی تر ئیشی وا بکەی سەر و چاوت ڕەش دەکەم بەناو خەڵکیدا ئەتگێڕم ئەگەر ئەتەوێ وات لێبێ یەک جاری تر ئیشێکی وا بکە فەرمان بکە بە خەڵکیش کە هەم قسەی لەگەڵدا بکەن و هەم نانی لەگەڵدا بخۆن 200 دیرهەمم پێبەخشی و نامەکەم پێدا وتم دەی براکەم بەرەو ماڵ وەڕێکەوە یاخوا بە سەلامەتی بڕۆیتەوە بەخوا ئەماش چیرۆکێکی تری سەرسوڕهێنەر بوو قوربان هیوادارم گەورەم ڕێم پێ بداکە کەمێک لەسەری بوەستین چی پرسیارێکت لەم چیرۆکەوە بۆ گەڵاڵە بووە فەرموو پرسیار بکە تۆ بە عەبدوڵات فەرموو وا بزانم بە دوای خۆمان داگەڕێ پێم سەیرە تۆ تەنانەت لە سەفری ئەمڕۆژدا دەرگات لەسەر خەڵکدا نەخستە بوو لەوێش بەرۆکیان دەگرتی و سکاڵایان لەلا ئەکردی کوڕم ئەمرە سونەتە بەڵام بەڕێکردنی کاروباری خەڵکی لەسەر کار بەدەست فەرزە دەبێ من مافەکانیان بۆ بگەڕێنمەوە و یارمەتیستەم لێکراوان بدەم و ببمە پەناو پاڵپشت بۆ هەژار و لاوازەکان ڕاست دەفەرمووی قوربان ئەگەر ئەو پیاوەش بیزانی بە تۆ ئاوانەیت نەدەهات بۆ خزمەتت جگە لە ئیمان چ شتێکی باش لای خوددا هێندەی ئەوە باشە کە خەڵک هیوایان پێت بێ ستەم لێکرا و بێت بۆلات بۆ ئەوەی مافی بۆر بگریتەوە ئاتاج و هەژار بێت بۆ ئەوەی یارمەتی بدەیت ترسێن بێت بۆلات بۆ ئەوەی ببی بە کەسی لێ قەوما و بێت بۆلات بۆ ئەوەی ببێتە مای دڵخۆشی بۆی بەخودا هیچ پێم سیر بوو ئەوەندە بەخوڕ لای تۆ گریاوە تۆش بێ ئەوەی لێ بپرسی فەرموود ئەگەر قەرزاری بۆت ئەبژێرم ئەگەر لە کەسێک دەترسی پەنات ئەدەم کوڕم خەڵک پێویستیان بە یەکێکە لە داواکاری لە مولە و ڕزگاریان بکە پێویستی و محتاجی تاڵە ئێمەش دوو جار تاڵاوی پێ بدەین تاڵاوی ئاتاجی و تاڵاوی داواکاری نا بەخودا عومەر هەرگیز وا ناکە زۆرم پێسەیر بوو ئەو نامەیەت بۆ ئەبوو موسا نووسی هەرگیز نەمبیست بوو گەورەی وڵاتێک لەبەر خاتری کەسێکی ئاسایی تەمبەی کار بەدەستێکی ژێردەسەڵاتی خۆی بکە عومەر لەگەڵ حەقدایە ئیتر حەق لە هەر کوێ بێ و لە لای هەر کوێ بێ ئەگەر کەسێک حەقی بەسەر منەوە بوو ئەوە خۆم یەکەم کەسم حەقەکەی بۆ بسەنمەوە ئەگەر کەسێکی ئاسایی حەقی لای کار بەدەستێکی من بوو ئەوە یارمەتی ئەو کەسە دەدەم هەتا حەقی خۆی وەرەگرێتەوە هەرچەند ئەو حەقە لە لای سەرکردەیەکی گەورەش بێ بەخودا ئەوە دادگەریە قوربان بەڵام تۆ نازانی کەمێک لەگەڵ ئەبوو موسادا توند بووی ئەی تۆ نازانی کە ئەبوو موسا لەگەڵ ئەو پیاوە داماوەدا زۆر توند بووە کوڕم ئێمە دەمانەوێ خەڵک ڕاست بکەینەوە نەک بیان شکێنین ماوێ بەرەو ئیسلامیان بگەڕێنینەوە نەک ڕاویان بنین دەبێ ئەوەیان لەلا دروست بکەین کە کاتێ ئێمە حەدێکی شەرعیان بەسەردا دەردەکەین ئەوە تۆڵەسەندنەوە نییە لەبەر خۆمان دەبێ ئەوەیان تێبگەێنین کە حەددەرکردن میهرەبانیە دەبێ لەسەر خۆ و هێمن لەگەڵیاندا هەڵسوکەوت بکەین ئەوان ئەگەر خۆشەویستیان لە ئێمە ڕادەبینی دەبێ ئێمەش جێی ئومێدی ئەوان بین بەڵێ قوربان میهرەبانی و لەسەرخۆیی هەروایە بەم جۆرەی تۆ فەرموود کار بەدەستان دەتوانن دڵی خەڵک بەرەو لای خۆیان کەمەندکێش بکەن بە دادگەری بە سۆز و بەزەیی نەک بە شیر و تیر ڕاست دەکەی کوڕم بە دادگەری و سۆز و بەزەیی قوربان باسی ئەو پیاوە قید بێن بۆ بکە کە موسڵمان بوو دوای لەگەڵ عەمری کوڕی عازدا کە والی میسر بوو دەمەقاڵەیەکیان بوو ئەویش هات بۆ خزمەت جەنابەت و سکاڵایی لە ئەمر کرد ئەو پیاوە کە وەک خۆت وتت میسری بوو گاوریش بوو
دوای ئیمانی هێنا و بووە موسڵمان. دوای کێشەیە کەوتە نێوان ئەو پیاوە و عەمری کوڕی عاسەوە. عەمر بەوی وتبوو منافق. ئەی پیاوەکە چی کرد؟ ئەهات بۆ لای من وتی ئەی گەورەی موسڵمانان، عەمر پێی وتوم منافق. منیش سوێندم خواردووە ئاو لەسرم نەکەوێ و سرم شانە نەکەم و چەوری نەکەم هەتا دەگەمە خزمەتی جەنابەت. بە خودا گەورم من منافق نیم، من موسڵمانم. ئەی تۆ چیت کرد قوربان؟ نامەیەکم بۆ عەمر نووسی وتم لە بەندەی خودا عومەری کوڕی خەتابەوە بۆ عەمری کوڕی عاس سڵاوی خوات لێبێ، پاشان فڵانە کەس دەڵێ گوایەکە تۆ پێت گوتووە منافق، ئەوە من مۆڵەتم داوە ئەگەر دوو کەس شایەتی بۆ بدەن دەبێت 40 دار لە تۆ بدەن. ئەی دواتر چی ڕوویدا؟ پیاوەکە گەڕایەوە بۆ میسر، ڕۆشتە مزگەوتەوە و بەدەنگی بەرز هاواری کرد. سوێنتان دەدەم بە خودا هەر کەس ئەو ڕۆژە گوێی لێبوو کە عەمر بە منی وت منافق بە هەستێتە سەر پێ. کۆمەڵێکیان هەستان و شایەتیان بۆدا. ئەی دوای چی ڕوویدا؟ دوای ئەوە پیاوەکە نامەکەی منی دابوو بەدەست عەمر. قسە دێ قسە دەبڕێ. من قانونێکی وام دانابوو کە هەر کات نامەم بۆ والی و کاربەدەستان ناردبا و ناوەڕۆکی نامەکە بۆ قەزاوت بوایە یا بڕاندنەوەی کێشە و ئارایشەیەک بوایە دەبوو بە بەرچاوی خەڵکەوە نامەکە بخوێندنەوە. بەڵام ئەگەر نامەی نێوان خۆمان بوایە ئەوە شتێکی تر بوو. ئەمریش بە بەرچاوی خەڵکەوە نامەکەی خوێندەوە. ئەی دواتر چی ڕوویدا قوربان؟ یەکێک لە ئامادەبووان هەستا بوو بە تووڕەییەوە بەو پیاوەی وتبوو تۆ دەتەوێت گەورەمان دارکاری بکرێ؟ پیاوەکەش وتبووی من نامەی گەورەی ئیماندارانم هێناوە. دەی لەو کاتەدا چی ڕوویدا؟ هاوڕێکەی عەمر پارەیەکی زۆری دابوو بە ئەو پیاوە بۆ ئەوەی لە عەمر ببورێ و داری لێ نەدرێ. بەڵام پیاوەکە وتبووی بەخوا پڕی ئەو مزگەوتە پارە بدەنێ نامەوێ. دەی قوربان دواتر چی ڕوویدا؟ پیاوەکە هەستی کردبوو کە عەمری کوڕی عاس نایەوێ فەرمانەکەی من جێبەجێ بکە. وتبووی من وازانم کە فەرمانی گەورەی ئیمانداران لێرە جێبەجێ ناکرێ. پاشان هەستا بوو لە مزگەوت ڕۆشت بووە دەرەوە. عەمر بە خەڵکەکەی وتبوو بیگەڕێنەوە. دوای ئەوەی گەڕایەوە چی ڕوویدا؟ عەمر لە بەردەم پیاوەکە دانیشت بوو، قامچێکی دانابوو دابوویە دەستی. پیاوەکە وتبووی ئێستا لە دەستت دێ نەهێڵی لێت بدەم؟ عەمر وتبووی نەخێر کاری خۆت بکە. ئالەو کاتەدا پیاوەکە بە عەمری وتبوو دەی ئەوە لێت دەبورم، ئاتا کوڕی خەتاب مابێ و لە مەدینەدا بێ کەس ستەمی لێ ناکرێ. ئەو پیاوە چەند جوامێر بووە. دوای ئەوەی کە توانای ئەوەی هەبوو تۆڵە بکاتەوە لە عەمر خۆش بوو. بەڵێ کوڕم جوامێر بوو. لێبوردن لە کاتی دەستەڵاتدا سیفەتی پیاوی جوامێرە. من بە دووشتی ئەو پیاوە سەرسام بووم. یەکەم بوێر بوو. ئەو هەموو دەشت و بیابانەی لە میسرەوە هەتاوەکو مەدینە بڕی بۆ ئەوەی حەقی خۆی وەربگرێتەوە. دووەم دوای دەرکەو کە ئەو پیاوە بۆ تۆڵە سندنەوە نەهاتبوو، ئەگینا تۆڵەی خۆی ئەکردەوە بۆ ئەوە هاتبوو ئاتاوەکو مافی هیچ کەسێک پێشێل نەکرێ، کەرامەتی خەڵک نەڕووشێندرێ. بەڵام ببوورە قوربان، بڕیارەکەی جەنابەت بەرامبەر بە عەمر توند نەبوو؟ کوڕم ئەمە شەرعی خودایە، من کار بە شەرع دەکەم. مەڕوانە میرغەزەب لە کەسێکی سەرخۆش دەدا، بڕوانە سەرخۆشەکە بزانە چۆن خۆی بەدەستی خۆی عەقڵ و بیر و هۆشی خۆی سندۆتەوە. بڕوانە بزانە لە کاتی سەرخۆشیدا چۆن لەگەڵ ژن و منداڵیدا هەڵس و کەوت ئەکا. مەڕوانە دەستێک لەسەر دزیکردن بڕاوەتەوە. بڕوانە پیاوێک زۆر بە ناڕەحەتی و بە عەرەقی نێوچاوانی خۆی پارە و سامانێکی پەیدا کردووە و لەولاوە یەکێک بە ئاسانی دەیبا وە دەیدەزێ. ئەو شتەی کە دز لە ماڵی یەکێکی دەدزی لەولاوە یەکێک بە ئاسانی دەیبا دەیدەزێ. ئەو شتەی کە دز لە ماڵی یەکێکی دەدزێ
کێ دەڵێ شتەکە هی خودی خاوەن ماڵەکەیە؟ کێ دەڵێ هی کەسێکی تر نییە و لەوێ بە ئامانەت داینەناوە؟ کێ دەڵێ ماڵی بێوەژنێکی هەتیوبار نییە؟ مەڕوانە ئەو وردە بەردانەی لە زیناکەر دەدرێن، پێش ئەوە بڕوانە ئەو هاوسەری کە بەناهەق ناموسی براوە، بڕوانە ئەو منداڵانەی کە حەیای دایکیان براوە، ئەو پیاوەی کە حەیای کچەکەی براوە. کوڕم، هیچ کەس ئەوەندەی خوا بەندەکانی خوای خۆش ناوێ. خوا دەزانێ چی بۆ ئەو خەڵکە باشە، بۆیە لەسەریان فەرزەکە. خوددا هیچ شتێک بێسوود فەرز ناکە. ئەگەر لە تۆڵە باشتر هەبا، خوا ئەوەی فەرز دەکرد نەک تۆڵە سندنەوە. ڕاست دەفەرمووی قوربان، بەڵام خۆ عەمر نەناموسی کەسی بردبوو، نەماڵی کەسیش. ڕاستەکەی، بۆیە منیش تۆڵەی دز یان تۆڵەی زیناکارم بۆ دیاری نەکرد. تۆڵەی ئەو تاوانم بۆ دیاری کرد کە خۆی کردبووی. ئەگەر بەرپرسێک پیاوێک لە دین دەربکات و بە منافقی بناسێنێ و وای نیشان بدا موسڵمان نییە، ئەمە ئەگەر ئازاردان نییە چی پێوترێ؟ کێ دەڵێ حیا بردنی کەسێک لە بێدی نیشاندانی کەسێک گەورەترە و بڤەترە؟ لەوانەیە ئەمر شتێکی لەو پیاوە دیبێ. نە ئەمر و نەغەیری ئەمر ناتوانن شتێکی وەها ببینن کە کەسێک خۆی نەیکردبێ. مادام ئەو پیاوە شادەی هێناوە، نوێژ و جەماعەتەکە، زەکات ئەدا، ئیتر موسڵمانە، یەکێکە وەکو ئێمە، مافی لەسەرمانە. هەرچی بۆ ئێمە ڕەوابێ بۆ ئەویش ڕەوایە. ئێمە فەرمانمان پێ نەکراوە دڵی خەڵک توێ بکەین بزانین چی تێدایە. ئەوە پەیوەندی بە خودای گەورە و تاقانەوە هەیە و کاری ئێوە. ئێمە دەبێ بەڕواڵەت چی دەبینین حکم بەوە دەربکەین، وەک دەڵێن شەرع زاهیر بینە. ڕاست دەفەرمووی قوربان، ئێستا دەمەوێ پێش ئەوەی کە ئەم باسە کۆتایی پێبێ، باسێکی تر بکەینەوە. سێ پرسیارت لێ بکەم. چییە کوڕم؟ یەکەم خەبەری ئەو پیاوە چییە کە ڕۆژی ڕزگاربوونی شاری توستەر لە دین وەرگەڕایەوە؟ ئەو پیاوە پیاوێکی موسڵمان بوو، لە نێو ڕیزی سەربازانی ئیسلامدا بوو. دوای ڕزگاربوونی شوختەر لە دین وەرگەڕایەوە. پارێزراو ئەو کەسەیە کە خودای گەورە دەی پارێزێ. شێتیش ئەو کەسەیە کە خوددا عەقلی دەداتە دەستخۆی. موسڵمانان هەر ئەو ڕۆژە کوشت بوویان. ئەی تۆ چیت کرد؟ چەند کەسێک تۆمەتبار بوون بە کوشتنی. نامەیەکەم بۆ نووسین، وتم کورە بابتان ناردایەتە نێو خانوویەکەوە، دەرگاتان لەسەر داخستبە، هەموو ڕۆژێک نانێکتان پێ بدایە و داوای تەوبە و پەشیمانیتان لێ بکردایە. خوایە، من لەم کارە بێ ئاگام، فەرمانم بەشتی وەها نەکردووە، بەکاری لەو جۆرەش ڕازی نیم. ئەی قوربان، ئەوە تۆڵە سندنەوە نەبوو نابێ مۆرتەد بکوژرێ؟ با تۆڵەیان لێسەندەوە. ئەی تۆ بۆچی تووڕە بووی؟ نەدەبوو ئەوەندە بە خێرایی بیکوژن، من دەمویست دوای بخەن. بۆچی؟ لەوانەیە گومانێکی لە دڵدا دروست بوو بێ، لەوانەیە کەسێک لە خشتەی بردبێ، با بمایەتەوە و گفتوگۆیان لەگەڵدا بکردایە. ئەگەر بەڵگەی هەبا، ئەوە بەڵگەکانیان پوچ دەکردەوە. ئەگەر دوودڵی هەبا، ئەوە دڵیان یەکلا دەکردەوە. تۆ پێت خۆشە کەسێک ماوەیەکی زۆر موسڵمان بێت و دوای بچێتە ئاگرەوە؟ نا بەخوا پێم خۆش نییە. منیش خۆ پێم خۆش نییە، لەبەر ئەوە تووڕە بووم. ئەگەر داوای تۆبەیان لێ بکردایە و تۆبەی نەکردایە، منیش پێم ناخۆش نەدەبوو. دەمگوت خۆی ئەوەی هەڵبژاردووە. ئەگەر داوای تۆبەیان لێ کردبا و ئەویش تۆبەی بکردایە و دیسانەوە موسڵمان ببایەتەوە، ئەوە لەوە باشتر بوو کە پیاوێکی کافر بێت و موسڵمان ببێ. بەخوا گەورم، تۆ زۆر دڵسۆزی، زۆر. کوڕم، ئێمە دەمانەوێ دەستی خەڵک بگرین و بەرەو لای خودای تاقانەی بهێنین، نەک ببینە لەمپەر لە نێوان خودا و خەڵکدا. دەی ئیتر ئەم باسە تەواو؟ بەڵێ قوربان، تەواو. پرسیاری دوایی چییە؟ باسی ئەو پیا و ژنەی کە بەناهەق پیاوێکیان کوشت. گەورم،
باسی چیرۆکی ئەو پیا و ژنەی کە بەناهەق پیاوێکیان کوشت بوو. ئەم چیرۆکە پێم خۆشە لە زاری مبارەکی جەنابتەوە ببیستم. ئایا شتێکی لەم چەشنە هەبووە؟ بەڵێ شتێکی وەها ڕوویدا. چۆن بوو گەورم؟ ئەوە پیاوێک لەگەڵ ژنەکەیدا پیاوێکی تریان کوشت. وەک خۆت ئاماژەتدا پیا و ژنەکەیان گرت و بۆ لای منیان هێنان. یەکەم جار نەمویست تۆڵەیان لێ بسەنمەوە. بۆچی قوربان؟ لە دڵی خۆمدا دەمگوت چۆن دوو کەس لە تۆڵەی تاقە کەسێکدا دەکوژرێتەوە. ئەی دوای چیت کرد؟ پرسم بە عەلی کوڕی ئەبوو تالیب کرد. ئەی ڕای ئەو چۆن بوو قوربان؟ وتی گەورەی ئیمانداران هەردووکیان بکوژە. منیش وتم دوو کەس لە جیاتی یەک کەس؟ ئەویش وتی بەڵێ گەورم، ئەگەر چەند دزێک پێکەوە مانگایەکی یان حوفترێک بدزن دەستی هەمویان نابڕیتەوە؟ منیش وتم بەرێوەڵا. ئەویش وتی چونکە ئەو کەسانە لە تاوانێکدا هاوبەشن بۆیە دەستیان دەبڕیتەوە. هەر کەسە و تۆڵەی خۆی لێسەندراوەتەوە. ئەم دوانەش لە کوفتنی کەسێکی بێتاواندا هاوبەشن. هەر کەسە و تووشی خوێن ڕشتنێک بووە کە بە حرامی ئەنجامی داوە. ئەماش وەک ئەو نمونەی پێشوو کە باس کرا. ئەی تۆ چیت کرد گەورم؟ منیش بەگوێی عەلیم کرد. ڕاست دەکا ئەماش وەک ئەوی تر وایە. بەخودا گەورم خاکێتی تۆ زۆر سەرسامی کردوم. لە قورئاندا حکمێکی ڕوون و ئاشکرات لەم بارەوە دەست نەکەوت، دیسان لە فەرموودەیەکیشدا دەستت نەکەوت. پێت شەرم نەبوو پرست بە عەلی کرد ئەمە ئەو پەڕی خاکێتی نییە؟ کوڕم ئەمە خوێنە خوێن لە هەموو شتێک گرانترە. دواتر هەر کەس پرس بە خەڵکان بکە پرس بە عەقڵی ئەو خەڵکاکە. دەی نمونەی وەک عەلی کوا لەکوێ هەیە؟ ڕاست دەفەرمووی قوربان. ئەم باسەیش تەواو بوو یان ماوە؟ قوربان تەواو. دەی با خۆم شتێکی تری وەک ئەم نمونەیەت بۆ بگێڕمەوە. فەرموو قوربان گیان دڵم لەلاتە. ژنێکی خەڵکی سەنعا مێردەکەی ڕۆشتە بوو بۆ سەفەرێکی دوور. کوڕێکی لە ژنێکی تری هەبوو ناوی ئوسەیل بوو. کاتێکە پیاوەکە لە سەفەر بوو ژنەکەی لەگەڵ پیاوێکدا دەستیان تێکەڵ کرده بوو. بە پیاوەکەی وتبوو ئەم منداڵە بکوژە، با پێمان نەزانێ و باسمان نەکە. ئەویش وتبووی چۆن کاری وا بکەم؟ ژنەکەش وتبووی دەی ئیتر منیش لەگەڵتا نابم. پیاوەکەش لەگوێی کرده بوو. لەگەڵ برادەرێکی خۆی و ژنەکەی و خزمەتکارێکی ژنەکەدا بە هەموویانەوە کوڕەکەیان کوشت بوو، پارچە پارچەیان کرده بوو، خستبوویانە ناو پێستەوە و فڕیاندا بۆ نێو کۆنەبیرێکی وشک و بێ ئاو لەو پەڕی ئاوایی. دوای ژنەکە دەستی کرده بوو بە قیژە و هات و هاوار. وتبووی کوڕی مێردەکەم دیار نەماوە. خەڵکی ئاوایی دەستیان کرده بوو بە گەڕان بە دوای کوڕەکەدا. چەند کەسێک بەدەم گەڕانەوە بە تەنیشت بیرەکەدا تێپەڕ بوون. پیاوێک تەماشا دەکا لەناو ئەم بیرەدا خڕەنگەز و مێشێکی زۆر دێنە دەرەوە. یەکسەر هەستی کرده بوو وتبووی ئەم بیرە تەرمی تێدایە. خزمەتکاری ژنەکەش لەوێدا بوو، لەرزی لێ هاتبوو. ئەوانیش گومانیان لێ کرده بوو گرت بوویان. ڕۆشتە بوونە خوارەوە و تەرمی منداڵەکەیان دۆزی بوویەوە. خزمەتکارەکە دانی بە تاوانەکەدا نابوو. تاوانبارەکان هەمویان گیران و دانیان بە تاوانی خۆیان دانا. ئەو دەما یعلا لە سەنعا والی بوو. نامەیەکی بۆ من نووسی و دەنگ و باسەکەی بۆ گێڕامەوە و پرسی کرده بوو کە چیان لێ بکەین. منیش بۆم نووسی بەخوا ئەگەر هەموو خەڵکی سەنعا دەستیان لەو تاوانەدا هەبێ هەر هەمویان لە تۆڵەیدا دەکوژمەوە. لە تۆڵی کوشتنی منداڵێک هەمویانت کوشتەوە؟ ئەی چۆن؟ ئەوانە دوو تاوانی زۆر گەورەیان کرده بوو، کوشتنی منداڵێکی بێتاوان و خیانەت لە پیاوێکی داما و وەڵا وایە گەورم دە بەخوا کارێکی باشت کرد قوربان. هیچی تر ماوە بپرسی؟ شتێکە زۆر دەکێشێ. بێڵێ کوڕم بێڵێ. جارێک لە شوێنێک کتێبێکم خوێندەوە تیایدا نووسرا بوو عومەر شەرعی خودای پەک خستووە. ساڵی قات و قوڕێکە یاسای دەستبڕینەوەی هەڵوەشاندوەتەوە.
پاشان دەپرسن چۆن عومەر دەتوانێت کارێکی ئاوا بکە. ئەوە نییە خودای گەورە دەفەرمێ پیا و ئافرەتی دەستیان ببڕن لە تۆڵی ئەو دزەی کە کردویانە. ئەمە تۆڵە و تەمێکردنێکە لەلایەن خوداوە. جاخوا باڵادەستی کار دروستە. ئەم تۆڵە سەندنەوە لە سەردەمی پێغەمبەر و دواتریش لە سەردەمی ئەبوبەکردا هەبووە. ئیتر عومەر چۆن نەتوانێ ڕایوەستێنێ؟ کورە ئەوانە لە کەرەکانی ماڵی خۆیان بێئەقڵترن. بۆچی گەورم؟ بۆ چونکە ئەوانە لە مانای دروستی ئیسلام تێنەگەیشتون، وەک ئەو مانا دروستەی کە ئێمە لە ئێستا و لە کاتی خۆیدا تێدەگەین. ئەوانە خۆیان هیچیان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبیستووە. وا تێدەگەن کە عومەر بەم کارە بیدعەی داهێناوە. نا، بەخوا ئەوە بیدعە نییە، شۆن کەوتنی سونەتە. چۆنی گەورم ئەگەر بۆمان باسکەی. ڕاستت کرد، ئەم بابەتە قسەی زۆر گەرەکە. دەی بێتاقەت مەبە و باش گوێ بگرە هەتاوەکو بۆت باس بکەم. حەدم چیە قوربان بێتاقەت ببم، هەتاوەکو بەیانی قسەم بۆ بکەی ناڵێم بەسە. فەرموو گەورم گوێ بیستم. مێژووی مرۆڤایەتی بەلای ئەو کەسانەی کە بەباشی شارەزای مێژوون و دادپەروەر و قسە ڕاستن، نەک بەلای ئەوانەی کە هەر تانەباز و ڕەخنەی بێجێ ئەگرن، هیچ کات بیر و باوەڕ و یاسا و ڕێسایەکی نەدیوە وەک ئیسلام ڕێزی مرۆڤ بگرێ، وەک قورئان و فەرموودە باس لە ڕێزی مرۆڤ بکە. ئیسلام مرۆڤ وەک مرۆڤ تەماشاکە. ئیتر سەیری شکل و شێوە و مڵک و سامان ناکە. سەروەت و سامان پێوەریە ڕێزگرتن نییە. من هەمیشە پۆشاکەکانم پڕ بوو لە پینە. ئەمزانی کە خودای گەورە تەماشای ڕنگ و ڕوخسار ناکە، تەماشای نێر و مێناکە، تەماشای باری کۆمەڵایەتی ناکە، فڵان سەرۆکە و فڵان خزمەتکار. خودا سەیری شتێک دەکا، هەموو کەس وەکو یەک هەیەتی سەیری دڵەکە. من زۆر جار وتومە بیلال گەورەی ئێمەیە. گەورەکەیشمان بیلالی کڕیەوە و ئازادی کرد. خۆ بیلال لە سەردەمی نەفامیدا کۆیلەی ئومەیی کوڕی خەڵەف بوو. بەڵام خەڵک تێڕوانینێکی تریان بۆ مرۆڤ هەیە، زۆر جیاوازە لە تێڕوانینی ئیسلام. ئەو ڕێزەی لە مرۆڤ نراوە لە ئیسلامدا، ئەو بناغەیەیە کە هەموو یاساکانی لەسەردا ڕێژراوە. تۆڵەش بۆیە دانراوە بۆ پاراستنی ئەو بناغە و یاسایانەیە. ئیسلام پێنج شتی دیاری کردووە کە دەبێ بۆ هەموو کەسێک بەبێ جیاوازی چینایەتی پارێزراو بێ، بۆ ئەوی ئەو دروشمەی کە ئیسلام هەڵی گرتووە زیندوو بێت، نەک دروشمێکی کلۆر و پوچ. ئەو پێنج شتە ئەمانن: ئاین، گیان، عەقڵ، کەرامەت و ناموس، ماڵ. کۆی ئەم پێنج شتە ڕێز و کەرامەتی مرۆڤ دابینەکەن. بۆ پاراستنی ئەم پێنج شتە تۆڵە دانراوە بۆ ئەو کەسانەی کە دەستدرێژی ئەکەنە سەر یەکێک لەم پێنجانە: گیانی بسێنێ، یان ناموس و کەرامەتی، یان ماڵ و سامانی. لەمانەدا ئیسلام جیاوازی نەکردووە کە ئەو تەعادایەیەکێکی تر بیکات یان خودی کەسەکە. بۆیە تۆڵە دانراوە بۆ شەرابخۆر، پێش هەموو شت تەعادای لە عەقڵی خۆی کردووە. ئەوە ئیسلام بەرپرسە لە پاراستنی کەرامەتی هەرچەندە بە تۆڵەیەکی سەختیش بێ. خودای گەورە دروستکەری مرۆڤە، باش مرۆڤە ناسێ، دەزانێت کە مرۆڤ سروشتی وایە کە ملقود بکاتەوە بۆ داگیرکردن و دابڕینی ئەو شتانەی کە مڵکی کەسێکی ترن. هەروەها خۆشەویستی هاوسەر و سەروەت و سامان و هەموو خۆشی و چێژێکی دنیا بۆ خەڵک ڕازێنرا بێتەوە، بە شێوەیەکی وەها ڕازێنراوەتەوە کە چوەتە نێو کۆڵایی ویژدانیەوە. هەروەها جاری وا هەیە مرۆڤ بە شێوەیەکی وا حەزی لە دەستدرێژی و شاڵاوبردنەکە ویژدان و ئەخلاق بەرگریان پێ ناکرێت. لەبەر ئەوە خودای گەورە چەند تۆڵە سەندنەوەیکی داناوە بۆ ئەوەی کەرامەتی مرۆڤەکان وەک خۆی بمێنێتەوە و بەرمەترسی نەکەوێ، بۆ ئەوەی ماڵ و سامانی هیچ خاوەن ماڵ و سامانێکدا گیر نەکرێ، بۆ ئەوەی کەس بە ئارەزووی نەفس و هەوای خۆی نەکا و تەعادا لە کەس نەکا، بۆ ئەوەی مانای کەرامەت وەک خۆی بمێنێتەوە، کەرامەتی ستەمکار و ستەملێکراو. بۆیە لەبەر ئەمانەیە کە تۆڵە سەندنەوە لە تاکەکان ژیانەوەیە بۆ کۆمەڵگا.
ئەو کەسەی کە بەناهەق خوێنێکی ڕفتووە ئەگەر خوێنی ڕژێنرایەوە ئیتر خوێن ڕێژان دەوەستێ یان تەواو کەم دەبێتەوە کەس تەما ناکاتە ناموسی هیچ کەسێکی ترەوە تا تۆڵەش تونتر بێ کابرای خراپەکاریش زیاتر دوودڵ و قەلەک دەبێ لە خراپەکردن بۆیە زیاتر و تونتر بەرامبەر بە هەوا و ئارەزۆ خراپەکانی دەوەستێتەوە بەم جۆرە کەرامەتی بەشی هەرە زۆری مرۆڤایەتی پارێزراو دەبێ بە تایبەتی کە کەرامەتی کۆمەلگا لەبەر ئەوەیە تۆڵە سندنەوە ڕەوایە و دینی ئیسلام تۆڵە لە خراپەکار دەسەنێتەوە لەگەڵ ئەوەشدا کە ڕەچاوی بەرژەوەندی کۆمەلگا ئەکرێ ئیسلام دادگەریەکی ڕەهای وای هەیە کە تەنانەت ئەو دادگەریە مرۆڤە تاوانبارەکانیش دەگرێتەوە بۆ سندنەوەی تۆڵە چەند مەرجێکی داناوە بۆ ئەوی بزانێت کە تاوانبار بۆچی تاوانی ئەنجام داوە بۆ نمونە لە دزیکردندا چەند مەرجێک هەن دەبێ ئەو مەرجانە بێنەدی ئەمجا دەستی دز دەبڕێتەوە ئەگەر یەکێک لەو مەرجانە نەهاتە دی دەستی دز نابڕێتەوە ئەو مەرجانە چین قوربان دەبێ نرخی ئەو شتەی دەزراوە بگاتە ڕادەی ئەوەی کە شایانی ئەوە بێ دەستی بۆ ببڕنەوە ئەگەر کەسێک هێلکەیەکی دەزی دەستی نابڕنەوە بەڵام دەبێ تەمبێ بکرێ مەرجێکی تر ئەوەیە کە ئەو شتەی دەزراوە دەبێ لە شوێنێکی باش و پارێزراودا هەڵگیرابێ تا دەست بە ئاسانی نەچێتە سەری بۆ نمونە ئەگەر خاوەن ماڵ کەسێکی بردە ماڵەوە و متمانەی پێی هەبوو پارە و سامانەکەی هەڵنەگرت و گوێی نەدایە پاشان میوانەکە شتەکانی دزی ئەوا دەستی نابڕنەوە چونکە خاوەنی ماڵ سستی کردووە و ماڵەکەی خۆی باش هەڵنەگرتووە دیسان ئەگەر کەسێک سامانی خۆی لە مزگەوتێکدا یان گەرماوی گشتیدا یان لە خان یان شوێنێکی گشتیدا دانا و کەسێک بردی و دزی ئەوا دەستی نابڕێتەوە چونکە ئەو کەسە ئەو کاتە بەدز لە قەڵەم نادرێ بەڵکو خائینە خائینیش دەستی نابڕێتەوە پێغەمبەری نازار صلی الله علیه وسلم فەرموویەتی دەستی خائین نابڕێتەوە دیسان دەستی کەفەندز نابڕێتەوە چونکە گۆڕ شوێنی شت هەڵگرتن نییە هەروەها ئەگەر شتێک لەو دەرودەشتا تاقەت کرابوو دوایی کەسێکی تر بردی ئەوا دەستی نابڕێتەوە زۆربەی ئەو شتانەی کە خەڵک پێڵێن دزین دەستی تیاندا نابڕێتەوە من و چەند هاوڵێکی تریش پێمان وابوو ئەو تەڕە و میوانەی وا زوو تێک دەچن وەک ترێ خورمای تەڕ میوە بەگشتی ئەوە دەستبڕینەوەیان تێدا نییە دیسان گۆشت دەزین چێژ دزین گەنم دزین پێش بڕینەوە چۆلەکە و باڵندە دزین یان ئامێری مۆسیقا بەگشتی ئەمانە دەستبڕینەوەیان تێدا نییە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی میوە دزین یان دزینی شیلە و چەوری خورما کاتێکە بەدارەوەیە و نەچنراوەتەوە دەستبڕینەوەیان تێدا نییە هەر کەس لە خەزیێنەی دەوڵەت دزی کرد دەستی نابڕێتەوە چونکە ئەو جۆرە کەسانە پێیان دەوترێت تاڵانچی نەکدز ماڵی دەوڵەت مافی هەموو کەسە مافی دزەکەیشی تایە کەوابوو وەک ئەوە وایە دزی لە ماڵی خۆی بکە بۆیە دەستی نابڕێتەوە ئەو شتەی کە دزیوێتی گومانی تایە کە هی خۆیەتی یان هی خۆی نییە شەرعی خوداش بە گومان و گومانکاری جێبەجێ ناکرێ ئەوانە دەبێ تەمبێ بکرێن جارێک لە شام پیاوێک لە خەزیێنەی دەوڵەت دزی کردبوو ئەبوو عوبەیدە نامەیەکی بۆم نووسی پرسی پێکردم منیش وتم نابێ دەستی ببڕنەوە چونکە ئەو پیاوە لە خەزیێنەدا بەشدارە هەرچەندە زۆر کەمیش بێت هەر کەسێک دزی لە خزمی زۆر نزیکی خۆی کرد وەک دایک و باوک دەستی نابڕێتەوە چونکە ئەماش دیسان گومانی تایە خۆی بەشدارە لەو ماڵەیان نا هەرچەند بەو کارە دەوترێت دزی بەڵام دیسان دەستبڕینەوەی تێدا نییە دیسان ئەگەر پێش ئەوەی دزەکە دزیەکەی بکە گیرە ئەوە دەستی نابڕنەوە دیسان دەستی دز نابڕێتەوە هەتاوەکو دوو جار خۆیدان بە دزیەکەیدا نەنێت بە یەک جاردان پێدانان دەست نابڕێتەوە کەوابوو وەک دەزانین چەند مەرجێکی زۆر دانراوە بەبێ ئەوەی ئەو مەرجانە بێنەدی دەستی دز نابڕێتەوە ئەو مەرجانە کۆمەڵە مەرجێکن هەندێکیان پەیوەندیان بە دزەوە هەیە هەندێکیان بە شتە دزراوەکانەوە هەندێکیان بە شوێنی دزیەکەوە
هەندێکیان بە سیفەتی دزیەکەوە. چۆن وایە قوربان؟ بۆ نمونە ئەوەی کە پەیوەندی بە دزەکەوە هەیە دەبێت دزەکە عاقڵ بێ، پێگەشت و باڵغ بێ، کەوابوو دەستی منداڵ نابڕێتەوە، چونکە پێگەیشت و چونکە پێنەگەشتووە و باڵغ نەبووە. هەروەها دەستی شێت نابڕێتەوە، چونکە عەقڵی نییە و کەسێکیش کە عەقڵی نەبێ هیچ تەکلیفێکی لەسەر نییە. باشە گەورم تێگەیشتم، دەی ئێستا گەیشتینە ئەسڵی مەبەست ئەوەی کە تۆ خوێندووتەتەوە لەباری دەستبڕینەوە لەو ساڵی کە قات و قڕی بوو، ئەوە شتێکی تایبەت بوو. قاعیدەیەک هەیە دەڵێ زەرورەت شتە حرامەکان حەڵاڵ دەکا. خۆ من کەسم نەناردبووە سەر ڕێگاکان و بانگەواز بکەن بڵێن ئۆهۆ خەڵکینە کێ دەیەوێت دزی بکە با بیکە. عومەر بەهۆی قات و قڕیەوە دەستبڕینی ڕاوەستاندووە. ئەگەر دەوڵەمەندێکیان بهێنایە و بیان گوتایە دزی کردووە دەستیم دەبڕیەوە، ئەگەر 100 جار ساڵی گرانی و قات و قڕی بایە. وەستاندنی حکمی دەستبڕینەوە لەبەر ئەو گومان و شوبهانە بوو کە باس کران، دیسان لەبەر زەرورەت و ناچاری بوو. زەرورەت و ناچاری وەک وتمان حکمەکان ڕادەگرن هەرچەند لە کاتی خۆشی و فەرحانیشدا بێ. دەی ئیتر شتی زۆرم بۆ باس کردی. با بۆ زیاتر ڕوونبوونەوەش نمونەیەکت بۆ بهێنمەوە. دەی فەرموو گەورم زۆرم پێخۆشە، گوێبیستم. بە پشتیوانی خوددا جارێک چەند کۆیلەیەکی حاتەبی کوڕی ئەبوو بەلتەعا وەشترێکی پیاوێکی مزەینەییان دزی بوو. کۆیلەکانیان گرت هێنایان بۆ لام. منیش تەماشاکەم ئەمانە زۆر برسین. حاتەب گوێی نەدابوونێ و بەخێن دەبوون، بۆیە دەستی هیچ کامیانم نەبڕی و بە حاتەبم وت بەخوا بمزانی بە ئێوە کاریان پێ دەکەن و تێریان دەکەن و ئەوانیش دەست بۆ حرام دەبەن، دەستی هەمویانم دەبڕی، بەڵام بە خودا دەبێت سزایەکی وار بدەم پێی برسی ببی. وتم بە کابرایی موزەنی نرخی وشترەکە چەندە؟ وتی 400. بە حاتەبم وت ئادەی 800 بدەرێ. یانی لەبەر ئەوەی ئەو کۆیلانە ناچار بوون دزی بکەن تۆ دەستت نەبڕینەوە وانییە؟ با کوڕم وایە من لێرە بە گوێرەی ئەو قاعیدەیە ڕەفتارم کرد کە پێم وتی زەرورەت شتە حرامەکان حەڵاڵ دەکا. دیسان بە گوێرەی بیر و باوەڕە گشتیەکانی قورئان ڕەفتارم کردووە. خودای گەورە لە قورئاندا دەفەرمێ خوای پەروەردگار تەنها مردارەوە بوو خوێن و گۆشتی بەراز و ئەو ماڵاتانەی کە ناوی غەیری خودایان لە کاتی سەربڕیندا لەسەرهێنراوە لێتانی حرام کردووە. جا ئەگەر کەسێک پێویستی ناچاری کرد بە خواردنیان بێ زیادەڕەوی و لە سنوور دەرچوون ئەوە هیچ گوناهێکی لەسەر نییە. بەڕاستی خوددا زۆر لێخۆش بوو بە بەزەی و دلۆڤانە. بەڕاستی خوددا زۆر لێخۆش بوو بە بەزەی و دلۆڤانە. ئا لەبەر ئەوە مرۆڤی داما و برسی و لێقەوما و مافی ئەوەی بەسەر کۆمەلگاوە هەیە کە بژێوی ژیانی خۆی بۆ دابین بکرێ. کەسێک لەبەر برسێتی و پاراستنی گیانی خۆی دزی کردبێ ئەوە کەی تەعادایە؟ ئەگەر تەعادایەک لە ناودا هەبێ ئەوە کۆمەلگایە نەک کەسە داما و ناچارەکە. لە سەردەمی خەلافەتی مندا ساڵێک قات و قڕی و برسێتی هەموو وڵاتی گرتەوە. منیش بە گوێرەی توانای خۆم بەرگریم لە ژیانی خەڵک کرد. بەڵام خۆ مرۆڤ لەگەڵ چارەنووس و قەزا و قەدەردا هیچی پێ ناکرێ. بۆیە ئەگەر کەسێک لەبەر برسێتی و ناچاری دزی کردبێ ئەوە تەعادای لە کەس نەکردووە. مادەم تەعاداشی نەکردووە ئیتر مەرجەکانی دەستبڕینەوەی تێدا نایەتە جێ و نابێ دەستی ببڕنەوە. هەروەها کۆیلەکانی حاتەب ئەوانە جۆرە تەعادایەکیان لێکرا بوو، برسی کرابوون، بۆیە برسێتی پاڵی بەو داماوەنەوە نابوو بچن بۆ پاراستنی گیانی خۆیان دەزی بکەن. لەوانەیە ئێستا بۆ دڕون بوو بێتەوە کە بۆچی سزاکەی حاتەبم دووهێن دەکردەوە. دوای ئەوەی کە باسی قاعیدەی زەروراتم بۆ کردیت و وتم ئەمە قاعیدەیەکە لە قورئان و فەرموودەوە سەرچاوی گرتووە و ئەمە وای لێکردم کە دەست بڕینەوە ڕاگرم. ئەوا دەگەینە باسی مەبدە و قاعیدەیەکی تریش کە زۆر گرنگە. هیچی لەم قاعیدەیە کەمتر نییە، ئەویش قاعیدەی سزا ئاینیەکان بەهۆی شوبهە و گومانەوە جێبەجێ نابن. من گومانێکی گەورەم لەلا دروست بوو کە نابێ سزا بەسەر دزدا بسەپێنرێ.
چونکە لەبەر ئەوە نەبووە کە هەر دەست بن و حەزیان دزی بێ، بەڵکو لەبەر ناچاری دەزیان دەکرد. منیش بەم کارم هیچ یاسایەکی ئاینیم پەک نەخست بوو، خۆی هەر لە بنەڕەتدا ئەو سزایەیان لەسەر واجب نەدەبوو. با بگەڕێنەوە سەر قسەی پێشومان. زۆربەی ئەو شتانەی ئەو ساڵە دەزران ماڵی شەخسی نەبوون، بەڵکو ماڵی گشتی بوون. دزینی ماڵی گشتی لە کاتی فەرحانی و هەرزانیشدا دەست بڕینەوەی تێدا نییە، چ جای ساڵی تەنگانە و ناڕەحەتی، چونکە کابرا سوکە گومانێکی هەیە و دەڵێ ئەم ماڵە ماڵی گشتیە و منیش بەشێکم تیایدا هەیە، پێشتریش باسی ئەمەم بۆ کردی، دەی ئیتر چۆن دەستم ببڕیایە. یەکێکی تر لە بنەماکانی ئاین ئەوەیە کە کۆمەڵگا دەبێ دەستەبەر کەفیلی یەکتر بن، بەو مانایی کە ئەگەر یەکێک لە نێو کۆمەڵگادا لی قەوما و تووشی تەنگانەیەک هات، دەبێ کەسانێک بچن بە دەمیەوە و لە داماوی و بێنەوایی ڕزگاری بکەن، ئەگینا هەمویان گوناهبار دەبن. ئەو کاتە لێ قەوماوەکەش ئەتوانێ بە ئەندازەی نەفەوتانی خۆی شت لە کۆمەڵگا بسەنێ. ساڵی قات و قڕێکەش بێگومان شتێکی کاتی بوو. خەڵکی لێقەوما و داما و زۆر بوون، دەبوو کۆمەڵگا بە گشتی چاوی لە لێقەوماوان و هەژاران بێ. لە کاتی ئاوادا ناچین بە تایبەتی تەماشای حاڵی دزەکە بکەین و لێی بکۆڵینەوە، هەتاوەکو بزانین دەست بڕین دێتە جێ یاخود نا. ئەمە پەیوەندی بە سزای ئاینیەوە هەبوو. سزا ئاینەکانیش بە بەڵگەی گوماناوی جێبەجێ ناکرێن. ئەوەندە بەس بوو کە دادوەر بڵێ لەوانەیە ئەم دزە فەقیری و هەژاری و داماوی ناچاریان کردبێ دزی بکە، ئیتر ئەمە خۆی بۆ خۆی دەبێ بە گومان و جێبەجێکردنی سزاکە پەشی دەکەوێ. خوای گەورە گەورەمان ڕاوەستا و سەرکەوتوو بکە، بەخوا تۆ پەی بە شتی وەها دەبەی کە هیچ کەسێکی تر پەی پێ نابە. سوپاس بۆ خوای گەورە. ئێستا پێم بڵێ ئەم خاڵەمان کۆتایی پێهێنا و تەواو بۆتڕون بوویەوە؟ بەڵێ قوربان، خوای گەورە ڕاوەستاوت بکە، تۆیش کوڕم، یانی ئیتر تەواو ناگەڕێنەوە سەر ئەم خاڵی کە تەواومان کرد؟ ئەم باسە دادەخەین قوربان، بەڵام وەک دەزانی باسیە کۆتایی پێ ناهێنین هەتاوەکو دەرگای باسێکی تر نەکەینەوە، چونکە من هەموو ڕۆژێک تۆم دەست ناکەوێ. من بەردەوام بە هیوا بووم کە تۆ باسی دوو خاڵم بۆ بکەی، دوو خاڵ کە پەیوەندیان بە سیاسەت و بەڕێوەبردنی کاروباری حکومڕانی و دەوڵەتەوە هەیە. دوای ئەو دوو خاڵە بە یەک جاری باسەکە دادەخەین و ناینەوە سەری. من وازانم ئاتاوەکو ئەو دوو خاڵم بۆ ڕوون نەبێتەوە بە تەواوەتی سوودم لەم باسانە وەرنەگرتووە. دەی کوڕم، پرسیاری چی دەکەی بیکە؟ باسی حکومڕانیە یان هەر شتێکی تر؟ گەورم، مەبەستمە دەباری ئەو دیوانەوە پرسیارت لێ بکەم کە داتمەزران لە چی ڕوویەکەوە؟ ئایا چۆن بیرۆکەی دامەزراندنی دیوانەکانت بۆ هات؟ دوای ئەوەی بڕیارەدا شکڵ و هەیکەلی دیوانەکان چۆن بوون؟ باشە، هەرچی لەبارەی بیرۆکەکەیە ئەوە لە ساڵی 15 کۆچی بوو. ئەو ساڵە ئەبوو هورەیرە لەم حرینەوە گەڕایەوە، 500,000 دیرهەمی هێنایەوە. منیش وتارێکم بۆ خەڵک خوێندە و وتم سامانێکی زۆرمان بۆ هاتووە، ئەگەر ئەتانەوێ بە پێوانە پێتان بدەم، ئەوە بۆتان دەپێوم، ئەگەر ئەتانەوێ بە ژمارە بێ ئەوە بە ژمارە بەشتانە دەم، و ئەگەر بشتانەوێ بە کێشانە بێ ئەوە بۆتان دەکێشم. جا پیاوە گەستا و گوتی گەورم بینوسەوە، با بەنووسین بێ. ئیتر لە ئەو قسەوە منیش بیرۆکەی دامەزراندنی دیوانم بۆ هاتوو، دەستم کرد بە دامەزراندنی دیوان. ئەمە لەبارەی بیرۆکەکەوە. لەبارەی چۆنێتی دیوانەکانیشەوە ئەوە بەم شێوەیە بوو. یەکەم دیوانی نامە و نامەبەری پۆستە و گەیاندن. هەر لە سەرەتای دروستبوونی دەوڵەتەوە لە مەدینە نامەبەر هەبوو. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم نامەی بۆ پاشا و سەرۆک و کاربەدەستەکان ئەنووسی و بە مۆری تایبەتی خۆی مۆری ئەکردن و بۆی ئەناردن. بەڵام دیوانی تایبەتی بۆ دروست نەکردبوون. لە سەردەمی ئەبوبەکریشدا هەرچەند نووسەری تایبەتی بۆ نامەدانا، بەڵام دیوانی دانەمەزراند و وەک سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم وابوو.
بەڵام من دیوانی تایبەتیم بۆ نامە و نامەبەریدانە. حکوومەتی ئیسلامی بەرفراوان بوو دەبوو دیوانی تایبەت بە نامە و نامەبەری هەبێ بۆ ئەوەی پەیوەندی لە نێوان شارەکان و پایتەختی وڵاتاندا کە مەدینەی نورانی بوو ئاسان بێ، هەروەها پەیوەندی نێوان والیەکان ئاسان بێ، دیسان پەیوەندی نێوان سەرکردە سەربازەکانی میسر و عێراق و وڵاتی فارس و شام ئاسان بێ. نامەم بۆ معاویە نووسی کە لە هەموو شوێنەکان نیشان دابنێ بۆ ئەوەی نامەبەرەکان سەریان لێ تێک نەچێ، ئێمەکانیش ئاگر بوون. فەرمانبەری تایبەتیشم بۆ ئەو مەبەستە دامەزراند. سوتەمەنیم بۆ دابینکردن لە نێوان هەر 12 فرسەخێک دیوانێکم دامەزراند. لە هەر دیوانێکدا پاسەوانی تایبەتی و نان و خواردن بۆ پاسەوان و ئالیک بۆ ئاژەڵەکان و ئاویش هەبوو. دووەم، دیوانی بەخشین. ئەم دیوانە بۆ ئەژمارکردنی فەرمانبەران و مڵک و ماڵی دەوڵەت دانرا بوو بۆ نووسینەوەی ئەوەی کە هەر تاکێکی وڵات شایانی چەندە کە پێی بدرێ. پێشتر پێم وتی کە لە نێوانی خەڵکاندا لەباری موچەوە جیاوازی هەبوو. ئەو کەسانی کە بەردی بناغی ئاینی ئیسلام و تێکۆشەر و یارمەتیدەری پێغەمبەری نازدار بوون صلی الله عليه وسلم دەبوو لە کەسانێک کە تازە موسڵمان بووبوون یان هەتا دوێنێ دوژمنی ئیسلام بوون جیاواز بن. نامەوێ هەمووی بەوردی دووبارە بکەمەوە. سێهەم، دیوانی سەربازی. دامەزراندنی ئەم دیوانە پەیوەندی بە بڵاوکردنەوەی سوپای ئیسلامەوە هەبوو بە وڵاتاندا. دەبوو ناوی هەموو سەربازەکان تۆمار بکرێن، هەتاوەکو بزانین چەندن وەکێن، بزانین چەند سەرباز زیاد دەبێ، کاروباریان چۆن ڕێک دەخرێ و چۆن و چیان پێ ببەخشین. ئەم دیوانە چەند مەرجێکی هەبوو. یەکەم مەرجی سەرباز دەبوو سەرباز باڵغ بێ، ئازاد بێ، موسڵمانیش بێ، ساغ و سەلامەت بوایە، توانا بوایە و شارەزایی جەنگی هەبوایە. دوو، ناوی خۆی و باوک و باپیری و ماوەی چەندەکە موسڵمان بووە. لەم دیوانەدا ناوی هەموو ئەمانە بە گوێرەی نێزێکی لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ڕێک و پێک دەکردن. دوایی، کێ زووتر موسڵمان بووە؟ ئەگەر دوو کەس وەکو یەک بان، ئەوەیان کە توانای لاشە و لیاقەی بەدەنی زۆرتر بوایە لە پێشتر بوو. ئەگەر لەوەشدا وەکو یەک بوونایە ئەوە بە گوێرەی تەمەن، ئەگەر لەوەشدا وەکو یەک بان ئەوە بە گوێرەی ئازایەتی لە جەنگدا. سێیەم، بەخشین بە گوێرەی پێویستی. ئەویش بریتی بوو لە بەخشین بە گوێرەی پێویستی ئەو سەربازە، یارمەتی ئەو سەربازە ئەو شوێنەی کە ئەو سەربازی تێدایە، چونکە جێگاکان جیاوازن، جێگای خۆش هەیە و جێگای پڕزەحمەتیش هەیە. چوارەم، دیوانی ئیستیفا. ئەم دیوانە بۆ ئەژماردنی ئەو داهاتانە بوو کە بۆ خەزیێنەی دەوڵەت دەهاتن، چونکە سەرچاوەکانی داهات جیاواز بوون، سامانی دەوڵەت لە زیادبووندا بوو، کاروبار زۆر بوو. ئەمە دەستپێکێک بوو بۆ دروستکردنی وەزارەتی دارایی و ئابووری لە سەردەمی دەوڵەتی ئیسلامدا. من زۆر گرنگیم بە ئەو داهاتانە دەدا کە دەهاتنە نێو خەزیێنەوە. سوور بووم لەسەر پاراستنیان، سوور بووم لەسەر بەخشینیان بەو کەسانەی کە پێیان ڕەوایە. بەخوا من ڕێک وەک سەرپەرشتیاری هەتی و مامەڵەم لەگەڵ ئەو سەروەت و سامانانەدا دەکرد. کەسێک کە سەرپەرشتی هەتی و بێ چۆن چاو دەبڕێتە ماڵی هەتی و منیش ڕێک ئەوەندەی پیاوێکی ئاسایی موچەم هەبوو. ئەو پارانی کە هی وڵاتانی گاور و فارز بوون و لە زێر دروست کرابوون و نەخشیان پێوە بوو، وەک خۆی هێشتمنەوە و دەستکاریم نەکردن، بەڵام لەسەر ئەو دراوانە وشەی جائیزم دەنووسی. ئیتر ئەمە نیشانە بوو بۆ ئەوەی کە ساختە نەبێ. لەوەش زیاتر سکەمان لێدا و دراوی ئیسلامیمان لە چاپدا. لەسەر دراوەکان وشەی ئەلحەمدولیلامان هەڵکۆڵی، لەسەر هەندێکیشیان لا ئیلاهە ئیلا اللهمان هەڵکۆڵی. ئەمە بە کورتی باسی دیوانەکان بوو. هیچی تر هەیە بتەوێ بیزانی کە باز بکرێ؟ قوربان، زۆر بەجوانی باست کردن، هیچم نەماوە بپرسم، تەنیا یەک پرسیار نەبێ. چییە کوڕم بڵێ؟ خوێندومەتەوە حکوومەتی ناوەندی کە لە مەدینە بووە، خۆی بە تەنیا هەڵدەسا بە بەڕێوەبردنی کاروباری ئیداری. هیچ حکوومەتێکی تر و ویلایەتێکی تر بەشدار نەبووە لە سەردەمی تۆدا کاروباری دەوڵەت وای خواستووەکە بڕیار هەر بەدەست ناوەندەوە بێت. تەنانەت تۆ
ڕێگەیەکت گرتبووە بەرکە نمونەی لە مێژوودا نییە و شۆڕ بۆتەوە بۆ کاروباری شارەکان. بۆ نمونە موسڵمانان لە شارە تازەکاندا بۆ دروستکردنی شوێنێک بۆ بوژانەوەی هەژاران مۆڵەتیان لە تۆ خواستووە. لەم بارەوە گەورم چی دەفەرمێ؟ ئەمە بە جۆرێک لە جۆرەکان دروستە، بەڵام زێدەڕەویشی تێدایە و دەتوانم بە ئاسانی ڕەتی بکەمەوە. چۆن گەورم پێم خۆشە ببیسم. لەباری ئیشرافی پایتەخت بەسەر شارەکانە و بەڕێوەبردنی شارەکان ئەوە مهمەی خەلیفە و ڕاوێژکارانی خەلیفەیە. خەلیفە ئەگەر بڕیارێکی دروستی لا بێ و ئەو بڕیارە دەرنەکا ئەی چی بکە؟ ئەگەر پشتگیری لە خراپە و کاری مونکەر نەکا ئەی چی بکە؟ هەموو سەرۆکەکانی ئەم دنیایە ئەمە ناکەن؟ ئەی تەنانەت خێڵ و هۆزەکان سەرۆک و گەورەیان نییە و هەموو ورد و دروشتێکی خێڵ و هۆزەکەیان نایەتەوە لای ئەو کەسە و ئەو سەرۆکە کەس بەبێ ئەوانە بڕیار دەردەکا؟ بەڵێ قوربان وایە کە جەنابت دەفەرمووی. منیش هەر ئەمانم کردووە، بەڵام من چاودێرم زیاتر بووە بە وردی بە کاروبارەکاندا چوومەتەوە، چونکە هەموو ئەو کار بەدەستانە لە بەردەم مندا لێپرسینەوەیان لەگەڵدا دەکرێ و منیش لە لای خوددا لێپرسینەوەم لەگەڵدا ئەکرێ. هەڵەی ئەوان پێش ئەوان هەڵەی منە. ئەگەر ئەوان هەڵەیەکیان هەبێ من ناتوانم پۆزش بهێنمەوە و بڕوو بیان و دروست بکەم. دەی ئیتر چۆن من لەسەر ئەوان لێپرسینەوەم لەگەڵدا بکرێ، بەڵام من نەزانم چی دەکەن و چی ناکەن. لەباری ئەوەی کە گوایە والیەکان تەنانەت دەسەڵاتی دروستکردنی خانوویەک یان ڕێگەوبانێکیان نەبووە، ئەوە هیچ ڕاست نییە، دوورە لە لۆژیک و ڕاستیەوە. بەڵام ئەوەندە هەیە من ڕاموا بوو کە شارەکان بە شێوەیەکی ڕێکوپێک و شێوازێکی نوێ و شارستانێتیەکی مۆدێرن دروست بکرێن، وەک لە دروستکردنی شاری بەسڕەدا وامان کرد. من والیەکانم سەرپەشک کردبوو کە چی بە باشە زانن بیکەن، لەوانەیە قسەکە لەوێوە سەرچاوی گرتبێ کە ئەگەر والیەکان هەڵە و کەم و کوڕیەکیان لە بیناسازیدا هەبا من لێپرسینەوەم لەگەڵدا دەکردن و ئاڵەکانم پێڕاست دەکردنەوە. لە بەرامبەریشدا پاداشتی ئەو والیانەم دەدایەوە کە لە کار و کردەوەکانیاندا سەرکەوتوو ببوون. من چۆن پاداشتی کەسێک نەدەمەوە کە برسیەک تێر بکە، بێلانە و یانەیەک نیشتە جێ بکا و نەهێڵێ ئارایشە و کێشەکانیان بگات بە من. ئەبوو عوبەیدە نامەیەکی بۆ من نووسی و ڕاوێژی بە من کرد لەباری دروستکردنی چەند دەواازەیەکەوە لە پشتەوەی دوژمن. منیش وەڵامم دایەوە، وتم تۆ خۆت لەوێی و ئاگاداری کاروباری و من لێرەوە هیچ نازانم. تۆ دوژمنەکان دەبینی و من نایان بینم، چاوەکانت هەموو شتێکت بۆ باز دەکەن. دەی برا لەمە زیاتر چیم کردایە؟ ئەو ڕاوێژی بە من دەکرد و چاوەڕی فەرمان بوو. منیش ئەوم سەرپەشک کرد و کارەکانم بەخۆی سپارد. وتم تۆ لە من شارەزاتری. جارێکی ژنامەیەکم بۆ محەممەدی کوڕی مەسلەمە نووسی و هانمدا بۆ تێفکرین و بیرکردنەوە لە شتەکان و پاشان خۆی بڕیار بدا. بۆم نووسی بەهێزترین کەس لە بڕیارداندا ئەو کەسەیە کە کەسی نییە پرسی پێ بکات و خۆی بڕیارێک دەدا. دەی ئەمە هاندان نییە بۆ ئەوەی کە ئەگەر شتێکی نوێ هاتە پێشەوە خۆی بیری لێ بکاتەوە و پاشان بڕیاری لەسەر بدا. بەرەوەڵا گەورم ڕێک وەهایە. با شتێکی تری شێت پێ بڵێم. کەرێکم هەبوو، سواری کەرەکەم بووم و ملی ڕێگەم بەرەو شام گرتە بەر. معاوی کوڕی ئەبوو سوفیانم پێگەیشت. معاویە لەگەڵ کۆمەڵە کەسێکدا و بە سەنسەنە و تەنتەنەوە بەڕێکەوتە بوون. هەرمەنی بینی لە کەژاوەکەی دابەزی وتی سڵاوی خودا لە گەورەی ئیمانداران. منیش وەڵامم نەدایەوە و ملی ڕێگەم گرتە بەر، چونکە ڕقم لەو سەنسەنە و تەنتەنەیە بوو. عەبدوڕەحمانی کوڕی عەوف وتی ئەوە بۆ ئاوا لەگەڵ معاویەدا دەجۆڵیتەوە، ئایا بۆ ئاوا وەڵامی ئەدەیتەوە؟ منیش لام کردەوە بەلای معاویەدا وتم ئەوە ئەم هەموو سەنسەنە و تەنتەنەیە هی تۆیە؟ وتی بەڵێ. منیش وتم خەڵکی ژەژارن و ڕۆژانە دێنە بەر دەرگای تۆ و داوای شتت لێ دەکەن. وتی بەڵێ قوربان. منیش وتم قوڕ بەسەرت، دەی بۆ وا دەکەی؟ وتی ئێمە لە شوێنێک کە دوژمنی زۆر لێیە
پڕە لە جاسووس ئەگەر وانەکەین و سەرباز و چەک و چۆڵ لەگەڵ خۆماندا هەڵنەگرین جاسووسەکان خەبەرمان لێ دەدەن و دوژمن بە چاوێکی سووک سەیرمانەکەن و حسابمان بۆ ناکەن. بۆیە دەرگاوانمان هەیە لەبەر ئەوەی کە خەڵکی ئاسایی بە چاوێکی سووکەوە سەیرمان نەکەن. من کار بەدەستی تۆم، ئەگەر بفەرمووی زیاتری بکەم ئەوە زیاتری ئەەکەم، ئەگەریش بفەرمووی وەک خۆی بێ با وەک خۆی بێ، ئەگەریش دەفەرمووی کە کەمی بێ ئەوە کەمی دەکەم. منیش وتم لەباری هەر شتێکەوە پرسیارت لێ بکەم خۆتی لێت زیتەوە. ئەگەر ئەم قسانە دڕاز بن ئەوە تۆ کەسێکی ژیری، ئەگەر درۆژ بن ئەوە تۆ فێڵت بەکارهێناوە. نەفەرمانت پێ یەکەم نانەهیت لێ یەکەم. ئێستا تۆوا نازانی کە یەکەم جار بەکاری خۆم هەستاوم، لێپرسینەوەم لە مەعاویە کرد، دواتریش ئەوم سەرپەش کرد چونکە وتم نەفەرمانت پێ یەکەم نانەهیت لێ یەکەم. یانی خۆت چی بە باشە زانی ئەوە ئاوا بکە و سەرپشک بە. بەرەوەڵا گەورەی ئیمانداران، قوربان ڕێک وەهایە تۆ بە تەواوەتی بەکاری خۆت هەستاوی، دواتریش سەرپشکت کردوون بۆ ئەوەی چی بە باش دەزانن بیکەن. بەڵێ وەک دەزانی من وەهام کردووە، بەخوا چاکت کردووە، ئەم باسە تەواو؟ بەڵێ گەورم تەواو. هیچی تر هەیە پرسیاری لەبارەوە بکەی؟ بەڵێ گەورم، خاڵێک ماوە. دوای ئەم خاڵە بە یەکجاری باسی سیاست کۆتایی پێدەهێرین و ناچینەوە سەر سیاست. چییە؟ ئەو کارانی کە لە سەردەمی خەلافەتی خۆتا کردوتن و هێشتا بەردەوام تاوەکو ئێستاش ماون. وەک چی؟ 5 شتت بۆ باز دەکەم. دەرکردنی جوولەکە لە خەیبەر، دانانی ساڵی کۆچی، هێنانەوەی مەقامی ئیبراهیم بۆ شوێنی خۆی، کۆکردنەوەی خەڵک بۆ ئەوەی نوێژی تەراویح بە کۆمەڵ بکەن، گەورەکردنی مزگەوتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. بەڵێ ئەوانە هەمووی من کردومن. چ شتێکت لەباری ئەمانەوە ئەوێ هەتاوەکو بدوێین لەسەری؟ دەمەوێ بزانم چۆن ئەمانە ڕوویاندا. باشە، بۆت باسەکەم لەکوێ دەست پێ بکەین. دەرکردنی جوولەکە لە خەیبەر چۆن و لەبەر چی بوو؟ باشە، با دەست پێ بکەین. پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم خەیبەری بەهێزی چەک ئازاد کرد، شەڕ و کوشت و کوفتار ڕوویدا. ئیتر خەیبەر بوو بە دەستکەوت، دەستکەوتیش پێنجێکی بۆ پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. دوایی بانگی کردنەوە و پێی فەرموون ئەگەر حەز دەکەن هەر کەس لەسەر باخ و بێستانی خۆی دەهێڵمەوە و کاری تێدا بکە، بەڵام دەبێ بەر بە نیوەیی بێ. ئێمەش هەر کات بمانەوێت دەتوانین دەرتان بکەین. ئەوانیش ڕازی بوون. پێغەمبەر صلی الله عليه وسلم عەبدوڕەحمانی کوڕی ڕەواحەی نارد، بەرووبوومەکەی بە یەکسانی دابەش کرد. دوایی وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەبوو بەکریش هەمان ڕێکەوتنی پێغەمبەری صلی الله عليه وسلم نوێ کردەوە. پێی وتن بەر بە نیوەیی کار بکەن، هەر کات بمانەوێت دەرتان دەکەین. دوای ئەبوو بەکریش منیش هەمان ڕێکەوتنم لەگەڵدا نوێ کردنەوە. ئەی دواتر چی بووە هۆی دەرکردنیە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نەخۆشی سەرمەرگدا فەرمووی لە جەزیرەی عەرەبی 2 ئاین پێکەوە کۆنابنەوە. ویستم ئەو فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ بکەم. بانگم کردن، وتم هەر کەس لەگەڵ پێغەمبەردا ڕێکەوتنی کردووە با ڕێکەوتن نامەکەی بێنێ بۆی تازە بکەمەوە و وەک خۆی بمێنێتەوە. هەر کەسیش ڕێکەوتنی نەکردووە با خۆی ئامادە بکات بۆ ڕۆشتن. ئەوانەی هیچ ڕێکەوتنێکیان نەبوو دەرم کردن، ئەوانەیشی ڕێکەوتنیان هەبوو مانەوە. پاشماوەیەک عەبدوڵای کوڕی عومەر، زوبەیری کوڕی عەوام، مێغدادی کوڕی ئەسوەد ڕۆشتن بۆ لایەن بۆ بەشکردنی بەرووبووم. پاش ئەوەی کە گەشتنە ئەوێ هەر یەکە و بەرەو ئەو جێگەیە ڕۆژ کە بۆی دانرا بوو. دوای ئەوەی شەو داهات ئێرشیان کردە سەر عەبدوڵا و دەستێکیان شکاند و بەستیانەوە. بەیانی مێغداد و زوبەیر عەبدوڵایان بە بەسراوی دیتر هێنایانەوە بۆ مەدینە. هەرکە هەواڵەکەم بیست وتم ئێستا ئیتر 2 ئاین لە جەزیرەی عەرەبدا کۆنابنەوە. دوایی هاوارم کرد، وتم ئەسەڵات و جامیعە، خەڵک کۆبوونەوە،
چوومە سەر مینبەری پێغەمبەر صلی الله عليه وسلم وتم هۆ خەڵکینە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ جوولەکە لەمەڕ خەیبەر ڕێکەوتنی کردبوو خاڵێکی ئەوە بوو هەر کات بمانەوێ دەریان دەکەین هەر خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی دوو ئاین لە جەزیرەی عەرەبدا کۆ نابنەوە ئێستا چەند کەسیان تەعادایان لە عەبدوڵڵا کردووە دەستیان شکاندووە بەستویانەتەوە ئێستا دەمەوێت دەریان بکەم و فرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ بکەم کە فەرمووی دوو ئاین لە جەزیرەی عەرەبدا کۆ نابنەوە ئیتر دوای ئەوە دەرم کردن باشت کرد قوربان ئەوانە کارێکی خراپیان کردبوو بەڵام پێم بڵێ ئەگەر وایان نەکردایە دیسان دەرد ئەکردن لەوانەیە چونکە فرمودەکەی پێغەمبەرم صلی الله عليه وسلم هێنایەدی خۆی ویستی ئەو کارە بکە بەڵام ئیتر نازانم لەبەر چی نەیکرد منیش وەک سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵیان جوڵامەوە وەکو ئەبوو بەکر بەڵام خودای گەورە ویستی ئارەزۆکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێنێتە دی و ئەوانە بە شەق بکرێنە دەرەوە بەخوا چاکتان کردووە گەورەم کورە ئەوانە لە هەر کوێیەک هەبن هەر ئاژاوە چی و فیتنە و فەسادن ئێمەیش فەرمانمان پێکراوە ئاتا ئەوان باش بن ئێمەش باش بین بەڵێ وایە دەی قوربان باواز لەوانە بێنین و باسی شتێکی تر بکەین چۆن چۆنی مێژووی کۆچی داناوە پیاوێک لای من سکاڵای لە پیاوێکی تر کرد وتی قەرزێکم لایەتی کاتی دانەوەی هاتووە و نایداتەوە نووسراوێکیشی پێبوو نووسرا بوو دەبێ مانگی شعبان قەرزەکە بدرێتەوە منیش وتم کام شعبان شعبانی ئێستا یان هی پار یان هی ساڵی داهاتوو ئیتر بیرۆکەی دانانی ساڵم بۆ هات هاوڵانی ئازیزم کۆ کردەوە و باسەکەم لەلا دەرکاندن وتم با ئێمەش سەرساڵێکمان هەبێ کاتێکیش نامە بۆ والیەکان و کاربەدەستان دەنووسین ساڵەکەی تێدا بێ و بزانین چی ساڵێکە یەکێکیان وتی با سەری ساڵی فارسی بکەین بە مێژوو بۆ خۆمان سەری ساڵی فارسەکان بە پێی هاتنە سەرتەختی پاشاکانیان بوو منیش ئەمەم بەلاوە ناخۆش بوو یەکێکیان وتی با ساڵی ڕۆمی بێ ساڵی ڕۆمی لەو ساڵەوە دەست پێکا کە عیسا پێغەمبەر عەلەیهی سەلام لەدایک بووە ئەم ڕایم پەسەند کرد بەڵام وتم من دەیبەستم بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم و ساڵی لەدایکبوونیشی ناکەم بەسەری ساڵ یەکێک وتی با ساڵی بوونە پێغەمبەر سەری ساڵ بێ یەکێکی تر وتی با ساڵی وەفاتی بێ منیش وتم نەخێر با ساڵی کۆچکردن بکەین بەسەری ساڵی خۆمان ئەو ساڵی کە کۆچ ڕوویدا حەق و ناحەق لە یەکتر جیا بوونەوە دەوڵەتی ئیسلام لەدایک بوو خەڵکەکە تێکڕا ئەم ڕایەیان لەلا پەسەند بوو منیش بڕیارم لەسەردا ئەی قوربان بیرۆکەی دانانی مێژووی کۆچی تەنیا بۆ ئەوە بوو کە مێژووی فارس و ڕۆم بەکار نەهێنن یان لەبەر شتی تریش ئەگەر هەر لەبەر ئەوەش بێ کەم نییە و کارێکی باشە بەڵام شتی تریش هەبوو وەکو چی خودای گەورە مانگی کردووە بە کات ژماردن بۆ خەڵک بە گوێرەی گۆڕانی مانگ خواپەرستی خۆیان ئەنجامەدەن مامەڵە و کار و کاسپیەکەن خودای گەورە فەرموویەتی الحەج ئەشهور معلومات واتە حەجکردن لە چەند مانگێکی دیاریکراودا دەبێ پێویستە خەڵک لەسەر ئەم مێژوە کار بکات بۆ ئەوەی مانگەکانی لەلا ڕوون بێ دیسان خودای گەورە لەبارەی ڕەمەزانەوە دەفەرمێ فمن شهد منكم الشهر فليصم واتە هەر کەسێک لە ئێوە مانگی ڕەمەزانی بینی با ئەو مانگە بە ڕۆژوو بێ ئەم ڕۆژووگرتنە خوداپەرستیەکی تایبەتە و لە کاتێکی تایبەتیدا دەکرێ ئەو مانگەش دەبێ بە گوێرەی سەرەتای دەرکەوتنی مانگ هەتاوەکو کۆتا هاتنی مانگ بێ کە ئێستا وا باوە پێی ئەڵێن مانگی عەرەبی ئەو مانگەی کە بووەتە بنەمای مێژووی ئیسلام دیسان بە مانگی عەرەبی ماوەی عیددەی ژنی شوو مردوو ماوەی تەلاق کەفارەتی درێژخایەن وەک کەفارەتی زیهار و کەفارەتی کوفتنی بەهەڵە دەزانرێت لەبەر ئەوە مانگەکانی حەج ڕۆژ و دژنەکان و هەموو کاتەکانی تر بە گوێرەی دەرکەوتنی مانگی یەکشەوە و تەواوبوونی مانگ دانرێ
نەک بە گوێرەی خۆر. خودای گەورە دەفەرمێ: إن عدة الشهور عند الله 12 شهرا في كتاب الله يوم خلق السماوات والأرض منها 4 حرم ذلك الدين القيم. واتە بێگومان ژماری مانگەکان لەلای خوددا 12 مانگە لە کتێبی خوددادا لە لەوح المەحفوظدا دیاری کراوە. هەر لەو ڕۆژەوە کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە 4 مانگی بە حەرەم داناوە، واتە جەنگکردن تیایاندا نابێت بەرپا بکرێ. هەر ئەوەی ئاین و بەرنامەی ڕاست و دروست. ئەم ئاەتە بەڵگەیە لەسەر ئەوەی کە دەبێ هەموو ئەو شتانەی پەیوەندیان بە خوداپەرستیەوە هەیە بە گوێرەی مانگی ساڵی کۆچی بێت، نەک بە گوێرەی مانگی ساڵی فارسی یان ڕۆمی. هەرچەند ساڵی ئەوانیش هەر 12 مانگە، بەڵام مانگی ئەوان جاری وا هەیە 30 ڕۆژە و جاری وا هەیە زیاتر لە 30 یان کەمتر لە 30 ڕۆژە. مانگەکانی ساڵی کۆچی هیچیان لە 30 ڕۆژ زیاتر نین. هەرچەند جارجار مانگی وا هەیە لە 30 کەمترە و دەبێتە 29 ڕۆژ. ئەو مانگانەش کە 29 ڕۆژن دیاریکراو نین، بەڵکو بە گوێرەی کەم و زیادی مانگ ئەوانیش کەم و زیادە بن. 20مە لە ئاینەکانی پێشی ئیسلامدا هەر بە گوێرەی ئەو مانگە کاریان کردووە کە بەپێی دەرکەوتن و تەواوبوونی مانگ بووە، نەک بەو مانگەی کە پەیوەندی بە خۆرەوە هەبووە. بەڵام دواتر شوێنکەوتەی ئەو ئاینانە بە ئارەزوی خۆیان دەستکاری ئاینەکەیان کردووە و زیاد و کەمیان لێ کردووە. تەنانەت دەستکاری تەورات و ئینجیلیشیان کردووە و ئەو 2 کتێبە وەکو خۆیان نەماونەتەوە. جا دەستکاری ئەو 2 کتێبە پیرۆزە کرابێ، ئیتر چۆن دەستکاری ساڵ پێ و ڕۆژمێر ناکەن. ئەو ساڵ پێ و ڕۆژمێری کە خودای گەورە پێشتر بۆ ئەوان و دواتریش بۆ ئێمەی دیاری کردووە، باشترین و تەواوترین ساڵ پێ و ڕۆژمێرە. دوورە لە دڵە ڕاوکێ و دوو دڵی و دۆڕدەنگی، چونکە مانگ بە چاو دیارە. باشترین شتێکیش کە ببێتە مایی دڵنیایی ئەوە کە بە چاو دیار بێ. هەر لەبەر ئەوەش ناو نراوە هیلال. وشەی هیلال لە زمانەوانیدا یانی ئەو شتەی کە مرۆڤ لای ڕوون و ئاشکرا بێ، ئیتر بە چاو بیبینێ یان بە گوێ بیبیستێ. ڕاست دەفەرمووی قوربان. دەی کوڕم، ئێستا وەڵامی پرسیارەکەت بە ڕوونی وەرگرتەوە؟ خوددا خێرت بۆ بنووسێ. سەر بە زیادەوە وەڵامی خۆمم دەستکەوتووە. ئامین. خوددا خێری تۆش بنووسێ کوڕم. ئێستا مۆڵەتم دەدەی لێت بپرسم کە مەقامی ئیبراهیم پێغەمبەر چۆن هێنراوەتە ئەو شوێنەی خۆی؟ بەڵێ کوڕم، پێشتر مۆڵەتم دایی لێم بپرسی، گوێ بگرە با پێت بڵێم. دەی قوربان فەرموو، هەموو گویانم وەکو گوێ چاوەڕێی بیستنەکانی تۆن، چاوەڕێی فەرمایشتە شیرینەکانی تۆن. هەتا خەلافەتی من مەقامی ئیبراهیم لکابوو بە دیواری کعبەوە. من بە خەڵکم وت سوێن بە خوددا، من دەزانم جێگەی ئەم مەقامی ئیبراهیمە ئێرە نەبووە. کاتی خۆی قوڕیشیەکان لە ترسی لافاو هێناویانەتە بن دیواری کعبەوە. ئەگەر جێگەکەی خۆیم بزانیایە دەم بردەوە بۆ ئەوێ. لەو کاتەدا پیاوێکی بنەماڵی عایدی کوڕی عەبدوڵڵای مەخزومی هەستا وتی گەورم، بەخوا من شوێنە ڕاستەقینەکەی خۆی دەزانم. کاتێکە قوڕیش ئەم بەردەیان هێنایە ئێرە کە تۆی بینی، من بە گورێسێک جێگەکەم پێوە. سەرێکی گورێسەکەم لای ڕوکنی بیت و دەرگای بیت دانا. دوایی ئەو شوێنەی کە گەشتە مەقامەکە گرێیەکەم لەو شوێنەدا. ئێستەش گورێسەکەم ماوە و گرێکەیشی پێوەیە. ئەی تۆ چیت کرد قوربان؟ وتم گورێسەکەم بۆ بێنن، شوێنەکەم پێوە. جێگەی ڕاستەقینەی مەقامی ئیبراهیممان دۆزیەوە. مەقامم هێنایەوە شوێنی ڕاستەقینەی خۆی. وتم خەڵکینە. خودای گەورە دەفەرمێ: واتەخیذوا من مەقامی ئیبراهیمە مصەلە. واتە مەقامی ئیبراهیم کە شوێنی تایبەتی خوداپەرستی ئەو بووە، بیکەنە جێگەی خوداپەرستی و نوێژ. ئازیزان، لە بەرنامەکانی پێشوودا بە چەندین پرسیار گەورەی ئیمانداران ئیمامی عومەرمان بەسەر وەڵامی ئەم پرسیارەمان بدەیتەوە. مۆڵەتمان دەدەی لێت بپرسین کە ئایا مەقامی ئیبراهیم پێغەمبەر چۆن هێنراوەتە ئەو شوێنەی خۆی؟ بەڵێ کوڕم، پێشتر مۆڵەتم دای لێم بپرسی،
گوێ بگرە با پێت بڵێم دەی قوربان فەرموو هەموو گوێنم وەک گوێ چاوەڕێی بیستنە ئاتا خەلافەتی من مەقامی ئیبراهیم لکابوو بە دیواری کەعبەوە من بە خەڵکم وت سوێن بە خودا منەزانم جێگەی ئەم مەقامی ئیبراهیمە ئێرە نەبووە کاتی خۆی قوڕەیشیەکان لە ترسی لافاو هێناویانەتە ئێرە ئەگەر جێگەکەی خۆیم بزانی با دەم بردەوە بۆ ئەوێ لەو کاتەدا پیاوێکی بنەماڵی عادی کوڕی عەبدوڵای مەخزومی هەستا وتی گەورم بە خودا من شوێنە ڕاستەقینەکی خۆی زانم کاتێکە قوڕەیش ئەم بەردەیان هێنایە ئێرە کە تۆ ئەیبینی من بە گورێسێک جێگەکەیم پێوە سەرێکی گورێسەکەم لای ڕوکنی بەیت و دەرگای بەیدانا دوایی ئەو شوێنەی کە گەیشتە مەقامەکە گرێکەیم لەو شوێنەدا لێدا ئێستاش گورێسەکە ماوە و گرێکەشی هەر پێوەیە ئەی تۆ چیت کرد قوربان وتم گورێسەکەم بۆ بێنن شوێنەکەم پێوە جێگەی ڕاستەقینەی مەقامی ئیبراهیممان دۆزیەوە مەقاممان هێنایەوە شوێنی ڕاستەقینەی خۆی وتم خەڵکینە خودای گەورە دەفەرمێ واتخذوا من مقام إبراهيم مصلى واتا مقام إبراهيم كشويني تايبتي خواپەرستی أو بوا بیکەنە جێگای خواپەرستی و نوێژ دەی قوربان مادەم وایە بۆشی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو مەقامەی نەهێنایەوە شوێنی دیاریکراوی خۆی پرسیارێکی جوانە وەڵامەکەی لە لای عومەری کوڕی خەتابە گوێ بگرە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەو مەقامەی نەهێنایەوە جێگەی خۆی ئەوە لەبەر ژیرەتی و زانایی و دانایی پێغەمبەری خوددا بوو دەکخۆم و دایک و باوکم بە قوربانی بن عایشە شتێکی گەڕاوەتەوە نەک تەنیا پەیوەندی بە مەقامەوە هەیە بەڵکو پەیوەندی بە تەواوی کەعبەوە هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخات و عایشە دایکی ئیماندارانی فەرمووە عایشە ئەگەر لەبەر خزم و هۆزەکەت نەبوایە کە تازە موسڵمان بوون و هێشتا لە سەردەمی نەفامیەوە نزیکن ئەوە فەرمانم ئەکرد کەعبە بڕوخێنن ئەو بەشەی کەعبە کە تەرک کراوە ئەویشم دەخستەوە سەر کەعبە لاشی پادەی دەرگای کەعبەم دەخستە سەر زەوی دوو دەرگام بۆ دروست دەکرد دەرگایەک لە ڕووی ڕۆژهەڵات و دەرگایەک لە ڕووی ڕۆژ ئاواوە لەسەر ئەو بناغەیی کە ئیبراهیم دای ڕشت چاکمە کردەوە خزمەکانی تۆ دوای ئەوەی لە هی و لافا و کەعبەی ڕوخاند ئەوەندە پاری حەڵالیان نەبوو کەعبەی بە تەواوەتی پێچاک بکەنەوە بەو شێوەیەی کە ئێستا تۆی بینێ چاکیان کردوتەوە عایشە وتی بۆچی ئێستا دەرگاکەی بەرزە و لەسەر زەوی نییە فەرمووی لەبەر ئەوەی کە بە ئارەزووی خۆیان هەر کەسیان بێوێ بچێتە ناو کەعبەوە و هەر کەسێکیشیان نەیویست نەچێتە ناو کەعبەوە لەبەر ئەوە نەبوایە کە دڵیان شتێ دەکا ئەوە جەدریشم دەخستە ناو کەعبەوە مەبەستی لە جەدر حیجری ئیسماعیل بوو کەواتە شێوەی کەعبە لە سەردەمی ئیبراهیمدا وەک ئێستا نەبووە بەڵێ وەکو ئێستا نەبووە وەک ئەوە وابوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردووە دوو دەرگای هەبووە حیجری ئیسماعیل لە ناو کەعبە بووە بەڵام لە سەردەمی قوڕەیشیەکاندا لافا و کەعبەی ڕوخاند قوڕەیشیەکان ویستیان کەعبە نۆژەن بکەنەوە بڕیاریاندا تەنها پاری حەڵاڵ بۆ نۆژەنکردنەوەی کەعبە بهێنن پارێکە بە سوخۆری و فڕ و فێڵ و حرام پەیدا نەبوو بێ هەرچیان هەبوو کۆیان کردەوە بەڵام بەشی نەکرد بەم شێوەیە ئێستا نۆژەنیان کردەوە پێغەمبەر ویستی کەعبە بڕوخێنێ و وەک سەردەمی ئیبراهیمی لێ بکاتەوە بەڵام خەمی ئەوەی هەبوو دڵی ئەو تازە موسڵمانانەی کە لە دوای فەتحی مەکە هاتبوونە نێو بازنەی ئیسلامەوە بێشێ ئالێرەوە زانایی و دانایی و لەسەرخۆیی پێغەمبەری نازدارمان درودی خوای لەسەر بێ دەرەکەوێ پاڵنان بە خراپەوە لە کردنی چاکە لە پێشترە ئەو پێیوا بوو ئەو چاکەیە خراپەیە و دڵئێشانی بەدوادادێ بۆیە وازی لێهێنا مەقامیش لەو جێگەی مایەوە و دەستکاری نەکرا تا سەردەمی خەلافەتی من ئەبوو بەکریش بۆیە دەستکاری نەکرد چونکە ماوەی خەلافەتی ئەو 2 ساڵ و نیو بوو ئەو 2 ساڵ و نیوە خەریکی جیهاد بوو ماوەیەک لەگەڵ ئەوانەدا جەنگا کە لە ئیسلام وەرگەڕابوونەوە ماوەیەکیش خەریکی ڕزگارکردنی چەند ناوچەیەک بوو جیهادکردن لە نۆژەنکردنەوەی کەعبە گرنگتر بوو ئەی قوربان خۆ لە ماوەی خەلافەتی جەنابتان ئەو نزیکشیە لە سەردەمی نەفامیدا نەما کە پێغەمبەر صلی الله عليه وسلم
لەبەر ئەوە کەعبەی نۆژەن نەکردەوە، تۆ بۆ کەعبەت نۆژەن نەکردەوە. لەبارەی مەقامی ئیبراهیمەوە کردم، بەڵام ئیتر سەبارەت بە خودی کەعبە بۆم ڕێک نەکەوت. خودای گەورە کارەکانت لێوەر بگرێ گەورە ئیمانداران. ئامین خوایە گیان، خوا کارە باشەکانی تۆش وەرگرێ کوڕم. دەی قوربان، ئێستا کاتی ئەوە هاتووە کە باسی چۆنیەتی نوێژی تەراویحم بۆ بکەی، چۆن ئەو نوێژەت کرد بە نوێژی کۆمەڵ. پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم چەند شەوێک بەرنوێژی نوێژی تەراویحی بۆ کردین، دواتر نەدەهاتە مزگەوت و لە ماڵدا بەتەنیا نوێژیە کرد. ئۆکاری ئەوەمان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسی، فەرمووی ترسام کە خودای گەورە تەراویحتان لەسەر فەرز بکات و ئێوەش نەتوانن دیکەن. هەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیاندا مابوو، ئێمە هەر کەس بۆ خۆی و بە تاک تاک نوێژی تەراویحمانە کرد. لە سەردەمی ئەبوو بەکریشدا هەروەها بوو، بەڵام لە سەردەمی خەلافەتی مندا من شەوێکی ڕەمەزان بۆ مزگەوتە ڕۆشتم، تەماشام کرد خەڵک لە ناو مزگەوتە پرژ و بڵاون، چەند کەسێک بە تاک نوێژیانە کرد و لەولاوە یەکێ نوێژی ئەکرد و چەند کەسێک لە پشتیەوە بە کۆمەڵ نوێژیان دەکرد. لەلایەکی تریش بەو جۆرە بوو. من پێم ناخۆش بوو لە یەک مزگەوتدا خەڵک ئاوەها پرژ و بڵاو بن و هەر کەس بۆ خۆی بێ. لە دڵی خۆم داوتم چەند باشە ئەو خەڵکە هەمووی بەیەکەوە لە پشت سەری قورئان خوێنێکی بە ئەزموونەوە نوێژەکەیان بکەن. پاشان فەرمانم کرد بە ئوبەی کوڕی کەعب بەرنوێژیان بۆ بکات و هەموویان پێکەوە نوێژی تەراویح بکەن. ئیتر ئاوەهای لێهات کە ئەیبینی. خودای گەورە پاداشتی گەورەی ئیمانداران بداتەوە و لەگەڵ پێغەمبەر و ئەبوو بەکردا لە بەهەشدا کۆی بکاتەوە. ئامین، وەک چۆن ئێمەی لە نوێژدا کۆ کردوتەوە. ئامین خوایە گیان، ئامین. خوا تۆیش بە بەهەشت و دیداری حەزرەت صلی الله عليه وسلم شاد بکات. ئێستا گەیشتینە کۆتا پرسیار و ئیتر باسی حکم و سیاسی و والی و ئەمانە کۆتایی پێدێت و بە تووش ناچینەوە سەری. مەبەست لە پرسیاری کۆتایی فراوانکردنی مزگەوتە؟ بەڵێ، دەی گوێ بگرە. فەرموو قوربان گویانم لەلاتە. خەڵکی مەدینە زۆر بوو، مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێگەی ئەو حەشاماتەی نەکردەوە. منیش بیرۆکەی ئەوم بۆ هات کە مزگەوت گەورە بکەم. بیرم دەکردەوە کە چۆن و لەکوێوە دەست پێ بکەم. وای بۆ چووم کە دەبێ ماڵی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ماڵی عەباسی مامی پێغەمبەر تێک بدەم و بیدەمە دەمی مزگەوت. دوای وتم ماڵی خێزانەکانی پێغەمبەر ئەوە گونجاو نییە و نابێ دەستکاری بکرێن. بۆ ئەو مەبەستە هەستام ماڵی چەند هاوڵێکم کڕی کە ماڵەکانیان نزیکی مزگەوت بوو. ماڵی عەباسم هێشتەوە. ڕۆشتم بۆ لای عەباس و وتم باوکی فەزڵ، مزگەوت بچووکە و جێگەی خەڵکی تیا نابێتەوە. چەند خانوویەکم لە دەوروبەری مزگەوتدا کڕیوە. دەمەوێ بیدەمە دەمی مزگەوت و فراوانی بکەم. تەنیا خانووەکەی تۆ و خانووی خێزانی پێغەمبەر ماوە. سەبارەت بە خانووی خێزانەکانی پێغەمبەر ئەوە نابێ دەستکاری بکرێن. دەمێنێتەوە خانووەکەی تۆ، پێم بفرۆشە بابی دەمەدەمی مزگەوت. وتی ئیشی واناکەم. منیش وتم 3 بژاردە دەخەمە بەردەمت، کامیان لا پەسەندە من پێی ڕازیم. یەکەم بە چەندە پارە بتەوێ پێم بفرۆشە. دووهەم لەکوێی مەدینەدا حەزت لێیە پارچە زەویەک دیاری بکە دەیکڕم و دەیکەم بە خانوو بۆت. سێیەم بیکە بەخێر بۆ مزگەوت و موسڵمانان، با مزگەوت فراوان بکەین. وتی هیچیان ناکەم. منیش وتم با لە نێوان من و تۆدا دادوەرێک هەبێ. وتی باش، با ئوبەی کوڕی کەعب داوەری بکە. من و عەباس ڕۆیشتین بۆ لای ئوبەی و چیرۆکەکەمان بۆ گێڕایەوە. وتمان تۆ داوەر بە، هەردوو لامان بە داوەری تۆ ڕازین. ئوبەی وتی ئەگەر حەز بکەن ئەوە فەرمودەیەکی پێغەمبەرتان صلی الله عليه وسلم بۆ دەگەڕمەوە. وتمان فەرموو. وتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی خدا فەرمانی کرد بە داود فەرمووی بڕۆ خانوویەک دروست بکە با یادی منی تێدا بکرێ. داود نەخشەی خانوویەکی کێشا، سوچێکی خانووەکە دەکەوتە بەر خانووی پیاوێکی بەنی ئیسرائیل. بە پیاوەکەی وت ئەم خانۆم پێ بفرۆشە. پیاوەکە ڕازی نەبوو. داود لە دڵی خۆی داوتی بە زۆر لێسەنم. خدای گەورە سروشی بۆ داود نارد و فەرمووی داود، من فەرمانم بە تۆ کردووە کە خانوویەک دروست بکەی یادی منی تێدا بکرێ. ئێستا تۆ دەتەوێ ماڵێکی داگیرکراو بکەی بە خانوو بۆ من؟ من هیچ شتێ لە هیچ کەسێ داگیر ناکەم.
ئەوا سزات دەدەم. سزاکەیشت ئەوەیە کە ئیتر نامەوێ تۆ خانوم بۆ دروست بکەی. داود وتی دەی خوایە گیان با سولەیمانی کوڕم بۆ دروست بکە. خودای گەورە فەرمی باشە با کوڕەکەت دروستی بکە. منیش بە یەکجاری ڕووم کردە ئوبەی و پێم وت من بۆ شتێک هاتم بۆ لای تۆ و تۆ شتێکی لەوە گرانترت دا بەسەرما. ئەی دواتر چیت کرد گەورم؟ وتم بە عەباس بڕۆ ئیتر باسی خانۆکەت ناکەم. عەباسیش وتی دەی مادام وایە ئەوە خانۆکەم کردە خێر بۆ موسڵمانان با مزگەوت فراوان بکرێ. تۆ ببی بە ناحەزی من ناشتی وا هەرگیز نابێ. خودای گەورە پاداشتی بداتەوە. خانۆکەی بەخشی و ڕۆشت لە شوێنێکی مەدینەدا زەویەکی کڕی. منیش ڕۆشتم و زەویەکەم بۆ کرد بە خانوو. کوورە قوربان تۆ هەموو جارێک من سەرسامەکەی. بۆچی؟ تۆ خەفەت بۆ ئەو خەڵکە دەخۆی و دەڵێی مزگەوتەکەیان بچووکە و بەباشی جێگەیان نابێتەوە. ڕۆڵە من بۆیە بووم بە سەرکردەیان خەمیان بۆ بخۆم. کوڕم سەرکردایەتی کردن تەکلیفە نەک تەشریف. زەوی خودایە من ویستم مزگەوت فراوان ببێ بۆ ئەوی بە ئاسانی خواپەرستی تێدا بکرێ. قوربان کارێکی چاکت کردووە. دیسان ئەوەش سەرسامی کردم کە تۆ خەلیفە بووی. زۆر بە خێرایی چەند بژاردەیەک دەخەیتە بەردەم عەباس و سەرپشکیەکەی. ئەی چۆن کاری وانەکەم؟ خەلیفە بۆیە خەلیفەیە کە داکۆکی لە ئاین و دنیای خەڵکی بکە. منیش بۆیە ویستم مزگەوت فراوان ببێ و بۆ ئەوەی داکۆکی لە دینی خەڵک بکەم. بۆیەش سێ بژاردەم نایە بەردەم عەباس بۆ ئەوەی داکۆکی لە دنیای عەباس بکەم. پێم سەیر بوو کاتێک کە عەباس زەویەکەی نەدا بە تۆ چۆن بە زۆر لێت نەسەند. خۆ تۆ بۆ خۆت نەبوو بەڵکو بۆ سوودی گشتی بەکارت دەهێنا. من کارێکی وا لەگەڵ هیچ کەسێکی ئاساییدا ناکەم. ئەی چۆن لەگەڵ مامی پێغەمبەردا کارێکی لەم چەشن دەکەم. عەباس یەکێک بوو لەو کەسانەی کە موچەی تایبەتیان هەبوو. ئەوەش لەبەر ئەوەی کە مامی پێغەمبەر بوو. شتێکی تری منی سەرسام کردووە. تۆ خۆت بڕیار بەدەست بووی. شتێکی تر منی سەرسام کردووە. تۆ خۆت بڕیار بەدەست بووی. کێشە و ئارایشەکان لە لای تۆ بە کۆتا دەگەشتن. ئیتر تۆ چۆن خۆت ڕۆشتی بۆ لای یەکێکی تر تا کێشەکانتان ببڕێنێتەوە؟ ئێمە نیش وەکو ئەو خەڵکەم پیاوێکم وەک هەموو پیاوەکانی تر. هەرچەند خەلیفەش بم بەڵام دوجار دیسان هەر مرۆڤێکم وەکو ئەوان. ئەی باشە هەر کاتێ دوو مرۆڤ لەسەر شتێک کێشەیان هەبێ ناچن بۆ لای داوەرێک تا کێشەکەیان بۆ چارەسەر بکات؟ با بەرێوەڵا دەی منی ژوام کرد. تەنانەت عەباسم سەرپەش کرد خۆی کوێ دەکا بە داوەر بابیکە. ئەگەر ئوبەی نەبایە و کەسێکی تر بایە دیسان من هەر پێی ڕازی دەبووم. تۆ خۆتە زانی من چەندێک ئوبەیم خۆشەوێ چەندە متمانەم پێی هەیە. ئەوە نییە من کردم بە بەرنوێژ بۆ نوێژی تەراویح. با ئەوم پێسەیرە تۆ ئەوەندە لە ئاست حەق و ڕاستیدا ملکەچی. کاتێکە ئوبەی وەڵامی ئێوەی دایەوە تۆ یەکسەر بە عەباست وت بڕۆ ئیتر من باسی ئەو زەوێ ناکەم. دەی ئاخر من چۆن یەکەم جار بە داوەرێک ڕازی ببم و دواییش بەگوێی نەکەم؟ شتی وا هەرگیز ڕوونادا. زیاد لەوەش ئوبەی کێشەکەی بە فەرموودەیەکی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم بڕاندەوە. دەی عومەر چۆن زاد بکا کە فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پشتگوێ بخا یان بە بڕیار و حکمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕازی نەبێ؟ دواتریش تۆ نازانی کە دوای ئەوەی حەق ڕوون بوویەوە پێشێلکردنی حەق چه سەرنجامێکی هەیە؟ چه سەرنجامێکی هەیە گەورم؟ پێغەمبەری ئازیز و نازدارمان صلی الله علیه وسلم فەرموویەتی هەر کەس بە ئەندازی تۆسقاڵێک فیس و خۆ بەزلزانی لە نێوان دڵیدا هەبێ ناچێتە بەهەشتەوە. ئێمەیش وتمان ئەی پێغەمبەری خوددا پیاوی وا هەیە پێی خۆشە پۆشاکەکەی جوان بێ پێڵاوەکانی جوان بێ. فەرمووی ئەما فیس و خۆ بەزلزانینی نییە. فیس ئەوەیە حەق بشارێتەوە مافی خەڵکیش بشارێتەوە و پێشێلی بکە. منیش مەبەستم لە فراوانکردنی مزگەوت ڕەزامەندی خوددا بوو. ئیتر چۆن لەبەر ڕەزامەندی خوددا سەرپێچی فەرمانی خوددا بکەم؟ بە خوددا قوربان جارێکی تر هیچ دایکێک ڕۆڵەی وەکو تۆ ناو نامێ. نا بە خوددا تۆ و هاوێنەی تۆ لەم دنیایەدا هەر یەک جار پەیدا دەبن.
خودای گەورە سەرکەوتوت بکا کوڕم ئێستا پێم بڵێ ئەم باسەدا بخەین بەڵێ قوربان لێرەدا و بەم چەشنە ئەم باسە بە پایان دەهێنین ئینشاءالله. دەی ئێستا دوای ئەوەی کە دەرگایەکی گەورەمان لە باسی سیاسەت و حکم داخست لە چه بارەیەکەوە پرسیاری تر دەکەیت؟ باسی شتێکە لەم باسانەوە زۆر دوور نییە. ئەی کۆتایی نەهات؟ با قوربان لێبووینەوە بەڵام کەمێک ماوە من هەر جار کە بمەوێ پرسیاری شتێکی نوێ لە جەنابەت بکەم دیسان بە ناچاری ئەگەر کەمێکیش بێت هەر لەو شتەی نزیک دەبمەوە کە کۆتاییمان پێێنا هەرچەند بمەوێ دوور بکەومەوە بەڵام دیسان قسەکردن لە خزمەتی جەنابەتدا مرۆڤ بۆ لای دەوڵەت و حکومڕانی ڕاکێشێ بیلامانی وەک مەڕی لێوار خەلەم لێ هاتوو مەڕێ لە لێواری خەلەدا بلەوەڕێ هەرچەندە خۆی بپارێزێ ئاخریەکەی هەر قەپێ خەلە دەخوا. با گەورم بە لوتف و میهرەبانی خۆی وەڵامم بداتەوە و ئەگەر دیسان کەوتمەوە ناو باسەکە وا بزانێکە کۆتاییمان پێهێناوە. دەی ئێستا دوای ئەوەی دەرگایەکی گەورەمان لە باسی سیاسەت و حکم داخست لە چه بارەیەکەوە پرسیار دەکەی؟ باسی شتێکە لەم باسانەوە زۆر دوور نییە. ئەی کۆتایی نەهات؟ با قوربان لێبووینەوە بەڵام کەمێک ماوە من هەر جار بمەوێ پرسیاری شتێکی نوێ لە جەنابەت بکەم دیسان بە ناچاری ئەگەر کەمێکیش بێت ئەر لەو شتەی نزیک دەبمەوە کە کۆتاییمان پێێنا هەرچەند بمەوێ دوور بکەومەوە بەڵام دیسان قسەکردن لە خزمەت جەنابەتدا مرۆڤ بۆ لای دەوڵەت و حکومڕانی ڕادەکێشێ بیلامانێ وەک مەڕی لێوار خەلەم لێ هاتووە مەڕێ لە لێوار خەلەدا بلەوەڕێ هەرچەند خۆی بپارێزێ ئاخریەکەی هەر قەپێ خەلە دەخوا. با گەورەم بە لوتف و میهرەبانی خۆی وەڵامم بداتەوە و ئەگەر دیسان کەوتمەوە ناو باسەکە وا بزانێکە کۆتاییمان پێهێناوە. دەی کوڕم چی دەڵێی؟ بیڵێ قەی ناکە. دەمەوێ باسی گەورەترین سیفەتی جەنابەت ببیستم باسی دادگەری. هەرجار و لە هەر کوێ باسی دادگەری هاتە ناو ئەوە یەکسەر ناوی عومەری کوڕی خەتاب سەرترۆپکی ناوەکانە ناکرێ باسی عومەر نەکرێ. دیسان هەر جارێ باسی عومەر کرا مرۆڤ یەکسەر دادگەری بیر دەکەوێتەوە وەک شەنگەڵە بەرەکەتەکەتان لێ هاتووە. سیفەتی مرۆڤ لە کاتی هەڵوێستیدا دەردەکەوێ وا دەردەکەوێ کە تۆ لە هەڵوێستەکانی من شارەزابی. چه هەڵوێستێکت پێ باشە با باسی بکەین؟ هەڵوێستەکانت زۆرن گەورم مادام دەبێ لە یەکێکیانەوە دەست پێ بکەین با لە باسی ئەو کافرانەوە دەست پێ بکەین کە لە سەردەمی خلافەتی تۆدا لەگەڵ دەوڵەتی مسلماناندا بەڵێن و پەیمانیان لە نێوانیاندا هەبوو واتە ئەهلی زیممە. بەدەست نیشان کراوی کام لایەنت بۆ باس بکەم؟ ڕزگارکردنی بەیت المقدس ئەو بەڵێن و پەیمانەی کە لە نێوان ئێوە و کافرانی ئەوێ نووسرایەوە و با بەڵێنامەی عومەری کوڕی خەتاب ناوبانگی دەرکرد. ئەم کارە چۆن کرا و چۆن سەریگرت؟ ئەبوو عوبەیدە لە ئازادکردنی دیمەشق بووەوە شام بەگشتی بوو بە ماستی مەیی و ئەبوو عوبەیدە نامەیەکی نووسی بۆ خەڵکی ئیلیا داوای لێکردن کە موسڵمان ببن یان سەرانە بدەن یان جەنگ. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو جۆرە دەستی بە غەزا کرد و ئێمەش وەک ئەومانە کرد. ئەمە شەرعی خودا و سونەتی پێغەمبەری خودایە و کاری ئەبوو عوبەیدە خۆی نییە. خەڵکی ئیلیا وەڵامیان نەدایەوە و بە قسەی ئەبوو عوبەیدە ڕازی نەبوون. ئەویش سەعدی کوڕی زەیدی وەک سەرپەرشتیکاری دیمەشق دانا و بەخۆی و سوپاکەیەوە ڕووی کردە ئیلیا گەشتە ئەوێ و گەماروی شاریدا. ئەوانیش یەکسەر داوای سڵح و ڕێکەوتنیان کرد و مەرجیشیان ئەوە بوو کە من خۆم بڕۆم و لەگەڵیان ڕێکەوتن بکەم. ئەی دوایی چی ڕوویدا قوربان؟ ئەبوو عوبەیدە نامەی بۆ نووسیم و باسەکەی گێڕایەوە. منیش پرسم بە چەند کەسێ کرد. عوسمانی کوڕی عەفان وتی کاری وا نەکەی بالوتیان بشکێ و لەوە زیاتریش ڕسوا ببن. عەلی کوڕی ئەبوو تالیب پێی وا بوو بڕۆم و ڕێکەوتن نامەیان لەگەڵدا بکەم. دەیگوت خۆت بڕۆی بۆ سوپای موسڵمانان باشترە و کار ئاسانیە و گەمارۆکە کۆتایی پێدێ.
دەی تۆ بە قسەی کامیانت کرد قوربان؟ خودای گەورە خستیە دڵمەوە کە بە قسەی عەلی بکەم. بە سوپایەکەوە بەرەو لای ئەوان کەوتمەڕێ. عەباس ئیمامی پێغەمبەرم صلی الله عليه وسلم کردە سەرکردەی سوپا، هەتا گەڕانەوەش عەلی کوڕی ئەبوو تالیبم کردە بەڕێوەبەری مەدینە. ئەی دوای چی ڕوویدا قوربان؟ بەخۆم و بە سوپاوە گەشتینە شوێنێک پێی دەڵێن جابیە. نامەیەکم بۆ سەرکردەی سوپاکانی تر نووسی کە بێن بۆ ئەوێ بەدەممانەوە. هاتن سەرەتا یەزیدی کوڕی ئەبوو سوفیان، ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح، خالیدی کوڕی وەلید گەشتن بە من. پۆشاکی ئاوریشمیان لەبەر کردبوو، منیش تووڕە بووم و خەریک بوو قسەی توندیان لەگەڵدا بکەم. ئەوانیش وتیان چەک و سیلاحمان پێیە و پێویستە لە جەنگدا ئەم پۆشاکانە لەبەر بکەین. ئیتر منیش هێمن بوومەوە. عەمری کوڕی عاس و شەراحبیلی کوڕی حەسەنە نەبێ هەموو سەرکردەکان لای من کۆبوونەوە. ئەو دوانەش سەرکردایەتی سوپاکەیانە کرد کە گەماروی ئیلیایاندا بوو. لەو کاتەدا کۆمەڵێک ڕۆمی هاتن و شمشێری هەڵکێشراویان بەدەستەوە بوو. چەند کەسێکی سوپاکەی ئێمە ویستیان بڕۆن پێشیان پێبگرن، بەڵام من نەمهێشت. وتم بوەستن، ئەوانە داوای ئەمان دەکەن. بەرەو ڕوویان ڕۆیشتین، تەماشا دەکەین کە کۆمەڵێک سەربازن لە بەیت الموقەدەسەوە هاتوون، داوای ئاشتی و سڵح و ئەمان دەکەن. هەر کە زانی بوویان من ڕۆشتوم بۆ ئەوێ هاتبوون بۆ لام. منیش داواکەیانم پەسەند کرد. دوایی بەرەو بەیت الموقەدەس کەوتینە ڕێ. بە ئاشتی چوینە ناو بەیت الموقەدەسەوە. بەڵێن نامە و پەیمان نامەیەکم بۆ نووسین. ئەو بەڵێن نامە بە بەڵێن نامەی عومەری کوڕی خەتاب ناوی دەرچوو. قوربان چی تێدا نووسرا؟ نووسیم